activities خير مستمر. سپاس وزیر اعظم بۆ ئامادەبوونتان سپاس کار تاریک شەکان گفتەیەکی جوانی بابەتەکەی گەڕاوەکەی دەستێتە بوو ئەو لێرەیە گرنگە بیرۆین ئێمە لە چەند ساڵی داهاتوودا نزیکەی 12 ساڵ شەخایان سایکلۆپیدیای کەرکووکمان هێنایە دەرهەم لەگەڵ دەستەرجەمەی کۆمەڵێک لە نووسەرانی کەرکووک و نووسەرانی تەنانەت بۆ چی بەشێکی زۆری لە نووسەرانی کەرکووک شتیا بوو و یەکێک لەوانەیە کەوا دەورێکی بکەشی بین لەپای دەرێ بۆی نایبێت پێشتە کارزاییدا کە لە ڕووی ئیداری و کارژێری پرۆژەکەەوە ڕۆڵێکی گەورەی بوو دەتوانێت کەوانێکەوە سەرکەوتوی پرۆژەکەی نووسەر هەروەها سوپاسی دکتۆر تاهاش بکەین بۆیەوە توانی کە لە بری هەموو ئەوانەی کەوا لە کەرکووکە لە بری هەموو دەوڵەمەندانی کە لە کەرکووکان توانی کە پرۆژەکە بەبێ ئەوەی کە دینارێک قازان بکە دینارێک چە پێجیفرانەوە لە پارەیەکی زۆر چاپی کرد بە خاتر ئەوەیەوە خزمەتی کەرکووکە بێت گەرمەش چەندان کۆتەڵ و بەکەری بۆ نووسەران و شاعرانی کەرکووکش دروست کردووە بۆ یارمەتی زۆر لە نووسەرانیشی بۆیە جێگەی ڕێزا تاها وەکەوەیەوە یەکێ لەو پرۆژانێکەوە لە خزمەتی کەرکووک سایکلۆپیدیای کەرکووک پرۆژەی سەرکەوتنی سایکلۆپیدیای کەرکووک زەحمەتێکی زۆر ماچێش چەند فترەیەکمان بەسەرا هات شەڕی داعش کۆرۆنا هات شەڕی داعش هات ئەمانە هەموو لەو ئاستەنگە گەورانەوە هاتمان من بەپێی ئەوەی توانای خۆم ئەوەی کە توانیم بەپێی ئەوەی کەوا لە ڕووی مێژوی و خۆنا بە مێژوانە توانیم بەناغەیەک بەپێی بۆ ئەوەی کە نووسەران و ڕۆشنبیران هەرێک بە ڕاو بۆچوونی تایبەتی خۆیان هەیە ئەوەی کە لە هەڵسەنگاندنی مێژویە قسەیان کردووە توانیمانە بەناغەیەک بۆ هەموو لایەنەکانی مێژووی کەرکووک کە لە پووری کەرکووک شوێنەواری کەرکووک بخێنن بەڵام ئەمە تۆ نابێکە بەڵام بە دواڕۆژدا کەمانێت چاپی ئەمە بکەینەوە پێویستمان بەوەیە کە بتوانین گەڵاڵەی ئەو بابەتانە بکەین یا ئەوانەی کەما تێیانێ یان ئەوانەی کە لە 2019 و باڵۆژەکان یا ئەو ڕووداوانێژانی کە بوداوە پێویستە بخرێتەنێ ئەم مێژوو یەکێ لە بەردەکانی بەرگی جیپۆلەتیکی پارێزگای کرد و خۆتان نەزانن جیپۆلەتیک لایەنێکی چالاکی مرۆیی و شوێنەواری و ئاماری و کەلتوری و سیاسی ئەوەی کەوا لەسەر و خاکە دەگوزارێت جیپۆلەتیک دەتوانم بڵێم لێکدانەوەیکی فراوان هەڵەیە و هەروەها زانایانی بۆچوون و لێکدانەوە زۆریان هەیە لەسەر بنەڕەتی جیپۆلەتیک بۆ ئەوەی ئێمە لێرە لە کەرکووکدا کە لە بەرگی یەکەمدا جیپۆلەتیکی کەرکووکمان خستە ڕوو یەکێ لەو بوارانە گوند و لادیەکانی پارێزگای کرد وەکو مێژوو من توانیم تا ڕادەیەک نزیکەی 400 گوند لە گوندی پارێزگاکانی کەرکووک بخەم پارێزگای کەرکووک بخەمە بەڵام وەکو ئەحسا و وەکو ئامارەکانی 47 حوت و ئەمانە دەتوانم بڵێن 2500 گوندم لێرەدا جێبکرێت بەڵام وەکو مێژوو ئەوە توانی بەتن 400 گوند چونکە ئەمە پێویستی بە فرۆژێکی گەورەتر ئەگە بات ئایشم لەو بکردایە دەبوای سایکلۆپیدیەکان وەستایە بۆ ماوەیەکی زۆر درێژتر لەوانەیە نزیکەی 10 ساڵی بخایەنە بۆیە من توانیم بەپێی پێویست گەڵاڵەی مێژوویەکی کورتی هەموو گوند وڵاتیەکان بسۆزێت بەڵام ئەمە پێویستی بەوەیە ئێستا پرۆژەی کە لەمە گەورەتر بکەین ئەو ئینسایکلۆپیدیای گوند وڵاتیەکانی پارێزگای کرد کە دەتوانم بڵێم نزیکەی 40-45 لەم بەرگای ئەگە کاری بەپێی ئەو لێکدانەی کە بە حروفی ئەبجەدی ئەلیف با جیم دال هات جێبەجێ کێنە مەسەڵەن ئەوانەی کە لە ئەلیف دەست پێکا و بیدانێ لە ئەلیف دانێ ئەوەی لە با دانێ لە با دانێ بەم شێوەیە ئەتوانم بۆ نزیکەی 40-45 گوند جێگە بکەم چونکە گوندەکانی پارێزگای کەرکووک بەپێی ئەوەی من لەسەر نەخشە هێناومان نزیکەی 2000 بۆ 2500 گوند دەبێت پێچگە لەو گوندانەی ئەمەی کەوان باسێکن لە حەفتاکانەوە سەدەی ڕاگرێت بەڵام ئایا لەوانەی سەردەمی عوسمانیەکان ئێستا دوو کتێب دەرچووە کەرکووک لە بەڵگەنامەکانی دەوڵەتە عوسمانیەکە دوو بەرگە ئەگەر سەرێکی کۆمەڵێک گوندی تری تایە کە ئێستا ئەو گوندانە شوێنی گوندی تر
يعني بوونەتە شوێنی بوونی یان هەرێک لەم گوندانە 4-5 گوندی لێ بوو بۆ ئێمە کە بێ باز مێژووکەی هەموو گوندانە مێژووکانیان باس هەموو بەڵگەنامانە باس بکەین کەمانە چی بۆ نمونە ئەگەر بێین باسی مەتیقکەین کە وەزەندەیەکی کاکەیە لە سەردەمی سۆمەریەکانە لە 1950 بە ماتیق يعني لە سەردەمی سۆمەریەکانەوە ئەو دێ ئاودان بەڵام ئێستا سێرەگەیان دێ کەس دەڵێ وڵا ناوێکی ئەدەبێ ناوێکی تورکێ بەڵام خۆی ناوێکی سۆمەری لە سۆمەریەکانە پێی ماتیق ئەمە بۆ نمونە بۆ بۆیە من پرۆژەکەم گشتگیر کردووە بە پێی ئەو سەردەمە کارگەڕیانەی کە پارێزگای کەرکووک بووە لە قەزا هەموو ناحیە قەزا ناحیانەیەکەوە سەر بۆ نمونە کەدان، کفری، چەمچەماڵ، ئابجەدەر، سەنگاو، خوڕماتوو، ئەویجە، پردێ، داپۆ، تازە لەگەڵ هەموو سەنگانی لە کۆناغە مێژوو تازانی کە بەسەریە بۆی ئەمانە گوندەکانن هاوایەکانش لەگەڵ ناحیە قەزاکانە بۆ ڕانکاری بەسەرە لە سەردەمێکدا ئەم گوندە سەر بە قەزایە دوای بۆتە سەر قەزا ماوەی سەر بە خوڕماتوو دوای چۆتە سەر کەلا دوای چۆتە سەر کفری دوای چۆتە سەر قادر ئەمە پێویستی بە مێژوویەکی گشتگیرە ئەم مێژووی گشتگیرەش پێویستی بەوەیە کارێکی مێژووی بکرێت لە هەموو ڕوویەکەوە یعنی بتوانین بناغەیەکی مێژووی بێت نەک لە ڕووی ئەوەی دەماگیری نووسینەوەی دەماگیری بێ لە ڕووی ئەوەی کارمانەوێت مێژوویەکی چاوەشەکاری بنووسین ئەوەی زیاتر پرۆژەکەی لەلای منیم کرد بەڵاوبوونەوەی نەخۆشی کۆرۆنا کە بەسەر جیهانە کەرکووک یەکێک بوو لەو شارانەی کە لە هەموو زیاتر نەخۆشی بە ڕێژەیەکی زۆر بڵاو خەڵکێکی زۆر لە گوند و لادیەکان ئەوانەی کە مێژوو شارستانێکی و شارانە زەن لەناو چوون ئەوانەی کە مێژوویەکی زۆریان دەزانی بە گونبوونی مایە بۆیە ئەم جیلێ ئێستا دەتوانم بڵێم ناتوانێت ئەو هەڵگری ئەو مێژووە بێت دەتوانین بڵێن بەشێکی زۆری بەشێکی لەناو چوون لەناوە چێت ئەگەر بێت کاری بکەین بۆیە هەرچۆنێ بێ ئەوەی کە ما بمانەوە خۆی بکەینەوە بەڵام لێرەدا پێویستی بە هەموو کوشتەکان و ڕۆشنبیران بۆی بڕیارم داوە چۆن لێرە نزیکەی 200 زۆسەر و شاعیر و مامۆستا و دکتۆر و ماجستێر قسۆتە ناوی لێرەش ئەگەر 2000 کەس بێت هەچ کەسێ لە گوندەکەی خۆیەوە بتوانێت زانیاریەکم بداتێت بتوانێت لێپۆڵینەوەتم بداتێت بە هەموومان بەدەستە جەمعی ئەتوانین مێژوویەکی گەورەی شارەکە لە ڕووی زانستیەوە محتەرەف بێت هەموو کەسی ئەتراف شوێت کاکەوە بڵێمە لە ڕووی زانستیەوە ئەم مێژووە کە بۆ ئەم ئاوایانەمان کردووە چوارچێوەی خۆی بۆی لێرەدا پێویستە ڕوو بکەمە هەمووتان ئەوانەی کە نووسەران و ڕۆشنبیران یان توانایان هەیە یان ئەوانەی هەرێکیان لە ڕابردووە خاوەنی گوندی بۆیە هەوڵم داوە لێکۆڵینەوەکەم لەم تەوەرانەوەی یەکەم بۆ ئەوەی کە کاری ئەوانەی کە کاری یەکەن هەموو لەم تەوەرەوە سەرچاوە یەکەم شت کە لە تەوەرەکەیان ناوی گوندەکە ناوی ئاوە بنەڕەتیان ناوە لە چی ئایا ناوە ناوێکی مێژووریە یا ڕۆژگار دروستی کردووە یا دەوڵەتی عوسمانی ناوەکەی سەربانوێ یان چەواشەی ناوەکەی کردووە بۆی سەرەکی بەشێک لە ناوەکان ناوی کۆنی کوردیە بەڵام مەسەلەن کە دەوڵەتی عوسمانی خۆڵەوەندە ساڵ حکومڕانی ناوچەکەی کردووە بۆ ڕانکاری کردووە هەندێک لە ناوەکان وشەکانی مەسەلەن حەرفی قاف کافەکانیان کردووە بە قاف بۆ نمونە کاڵێ قەرەداغ تورکی نییە لە قەرداغ لە هێرشەکانی ئاشوورەکانە لە شەسەدەکانی پێزانە ناویە بەڵام وشەکە یا بۆ ناوە کوشتەفە زۆر کەس لەم خەریکی لەوە خیلە مەسەلمان بۆ نمونایە لە عایدی هەولێرە خۆی کاشتەفە لە هێرشەکانی سۆمەریەکانە بە کاشتەفە ئێمە چ عەلاقەیەکی وشەیەکی تورکیەوە زۆر لە ناوەکان زۆر لاینەکانیان بە تایبەتی ناوەکانی کەرکووک دەوروبەری ناوەندی کەرکووک دەوری قادرکەلەم دای پردێ ناوەکان زۆر گۆڕانکاریان بەسەراتە و دەستکاری ئەوەی کە دەمان کردوێتی ئەوەی کە دەرەب کردوێتی ئەمە هەریکە بە پێی خۆی دەستکاریکار سەردەمێکان سێرەکی ئەو دیێن چۆن بۆ خەڵکانێکی دەراتمان کە دیەکەیان ناوەکان کردوێتەوە بنەڕەتی ناوەکە گۆڕانکاری بەسەرات
جیۆپۆلیتیک و جغرافیای گوندەکە یەکێک لە تەوەرەکانەوەیە مەسەلەن پانتایی پێوانەی گوندەکە بە دووەمەم یا بە مەشارە دابەشبوونی لە ڕووی زەوی پشتوکاڵی لە وەرگا شوێنی بنی گوندەکە لەسەر هێڵی پان یا هێڵی درێژی بۆی زەوی تا ڕادەیە ئەم 2500 گوندە لەسەر هێڵی پان و درێژ هەمووی دۆزیوە و هەروەها ئەو گوندانی لە دەوروبەری گوندەکەیە تا ڕادەیە گشتی دۆزیوەتەوە چەند گوند دراوسێ ئەو گوندە هەروەها شوێنی جغرافیای گوندەکە و سنووری لەگەڵ گوندەکان ئەو سنووری لەگەڵ گوندەکانی دەوروبەری ئەو سنووری گوندەکە لەگەڵ ڕووبار و گوند و جیاکانی ناو و گوندەکە ژماری دانیشتوانی گوندەکە بەپێی ئامارەکانی 1920 ئەنگلیزەکان 1947 57 67 77 89 ئەمانە کۆمەڵێک لەو ئامارانە کراوە کە زیاتریان ئەوەی کە زەق بێت 57 بەڵام بەشێک لەو ئامارانەی تر هەندێک لە گوندەکان نەماوە هەندێک بۆ تایبەتی لە نەوەتەکانە حکوومەتی هەرێمی کوردستان هەندێک ئاماری کردووە ئەو گوندانی کە ئاودانی کردو ژماری دانیشتوان سەوە دەتوانین سوودی پێگەی گوندەکە لە یەکە کارژێڕەکاندا ژماری خانەکانی لە ڕابردووی ئێستا ژماری پێوانەی سنووری زەویەکانی لە ڕووی پشتوکاڵ لە ڕووی لە وەرگا لە ڕووی بەردەوام لە ڕووی تاودا کەش و ئاو هەوای گوندەکە لە ڕووی ئاو هەوا و پلەی گەرما و هەوا و باران و ئاو و شێو و بەفر ناوی شوێن چیا چیاکانی گوندەکە مەسەڵ ڕووباری گردەکانی دۆڵی دەشتایی لە وەرگا ئەمە لە چوارچێوەی جیۆپۆلیتیکی پارێزگا گوندەکە دادینە سەر بنەڕەتی مێژووی بنیادنانی گوندەکە ئایا ئەو گوندەکە بنیادراوە بنیادنانێکی جغرافی بووە بنیادنانێکی مێژووی بووە چکە بەشێکی زۆری ئەو گوندانە کە ئاوادان کراوە لە چوارچێوەی کۆچڕەمی هۆزەکان بەشێکی زۆری وەکو گەشتومەتەوەی نزیکەی لە 100 دانەوەی هۆزەکان لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە هاتوونە ئەم ناوانە ئاوادان کە ئیمپراتۆرەتەکە کە ئیمارەتەکان لەو ناوچانە لەگەڵ قاجارێکان شکاون هاتوونەتە ئەمدیە بۆن منە زەمینە بۆن منە جاف بۆن منە گەڵاڵی هاتوونە ئەم دیانەیە ئێریان ئاودان بۆن منە سەردەمانێکا جاف کۆچڕە بووە هاتوونە فترێک لێرە بوونە دوای گەڕانەتەوە ڕۆژهەڵات دوای هاتوونەتەوە کە دوای لەوێ شکاون هاتوونەتەوە ئیتر بوونەکەیان بەتەواوی لێرە ئاودان بۆن منە تەیمەزە گوندی تەیمەزە لە تەیمان زەل ئاوا ئەگەر بی بنەڕەتی ناوەکەی بدۆزیەوە لە تەیمان زەل ئاوا لەبەرەوەی جافەکان کە هاتوونە تەیمانی لە زەل دروستکرایان پێبووە خێمەکەیان بۆ بەبۆی کە پێچایەنەتەوە ڕۆشتونەتەوە بۆ ڕۆژهەڵات بۆیە وتیانە گوندەکەی تەیمان ساز ئیتر گوندە و دەناوەکە مختصەر بۆتەوە ئاوای بۆی لە تەیمان زەل ئاوا بۆیە زۆر لە ناوەکان بنەڕەتی هەیە بنەڕەتی مێژووی هەیە تایبەت بۆ بەهۆز تایبەت بۆ بە کەسایەتیەک بۆ منە قەرحەسەن منە تایبەتە بە کەسایەت زۆر لە عینەکان هەوڵ بدەین ڕابردووی ئەو مێژووە لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی ئاین بۆ منە دەبین هەنێ لە گوندەکان گوزوردنەوە ئاینیەکان نەقشبەندیە قادریە ئەمانەی ترە سێرەکەین ڕۆڵیان بینیوە ڕۆڵی قادرکردن ڕۆڵی ئاینی دەوری بینیوە لە بنیانیان مانەوەی کە گوندەکان فراوان دەتوانین لەسێکی لەو گوندانی کە گوندێکی فراوانە کە ڕۆ ئاینیەکەی قەرە چێوار و ئەوانە لەو شوێنە ڕۆڵی خۆی یەکێک لە لایەنەکانی تر بەروبوومە ئاژەڵیەکانی گوندەکەیە بەپێی ناو ژمارەیە ئاژەڵە ماڵیەکانمان هەیە ئاژەڵە کێویەکانمان هەیە ئاژەڵە زڕندەکانمان هەیە ئاژەڵە خشۆکەکانمان هەیە مەسەڵ مار و مێرۆکانمانی جۆری یانیەکە تایبەتبوون منە دەبینیم دیە هەموو چۆڵ بۆ بەبوونەی کێچێت لە هاوینا گوندەکان چۆن کردووە لە زستانە هاتوونەتەوە لەبەرەوەی ئەوەنەی کێچی زۆرتووە نەیانتوانێت لە گوندەکە بمێنن بۆیە لێکدانەوە یان لێکۆڵینەوە لەسەر دەرامەتە ئاژەڵەکان زۆر یا زیندەوەریەکان زۆر بەروبوومە کشتوکاڵەکانیان بەپێی ناو ژمارە و ئامارەکانیان بەشێک هەروە بەپێی بەرهەمهێنان و ڕێژەی بەرهەمهێنان بەروبوومە کشتوکاڵەکانمان هەیە مەسەڵ گەن و جۆ برنج هەمانە دەتوان بڵێن ڕێژەیەکی زۆری گوندەکان بە
بەکاریان ئەو بەرەبوونە قشتتاڵی کێویەکانمان ژوجایەکی زۆری کێویمانە بەداخەوە من ئێستا کارم لێ کردووە ژوجای کێویانە دەتوانم بڵێم لە ملیۆنێک کتێب ئەگە بێت ئاماری بکەین لە ملیۆنێک کتێب ناوی سەیری تێلەکەی لە ڕۆژهەڵات ناوێت لە کوردستانی باشوور ناوێت لە باکوور ناوێت بۆی پێویستیمە بە ساختەمەوە هەیە بۆی بمانەوێت ئەم بەربوونە ڕۆژیە کێویانە هەیە جیایە هەیە ڕۆکە هەروەهامانە بەچێکی گرنگی سەرچاوەی گرنگی دادیەکان پزیشکیە بەکارێت سوودیان دێت باری کۆمەڵایەتی بوون ئەمە یەکێکە لەو خەبەرانەی کە پێویستە لە هەر گوندێکە باس بکەین لە ڕووی دانیشتوانێکی لەسەر بنەمای هەژاری و نسچێن ئاغا و دەستخۆش بوو بۆ دەبینیتەوە کۆمەلگەی کوردەواری ئەمە کۆمەلگەیەکی چینایەتی بۆی دەبینین هەندێک لە گوندەکان ڕاستە بە من دابەشبوونە بەڵام هەندێک لە گوندەکان ئاغایان ئاغا فەرمانڕەوایی نەکرد دەبێتەوە لێکدانە و باسی پێشبڕکانی دەشێت بۆچی ئەم گوندە ئاغایان یا دەرەبێت بکات یا بەشێک لەو گوندانە ئاغا دەرەبێت دەبێت لەسەر بنەمای جوتیار کرێکار دەبین هەنێ لە گوندەکان نزیکن لە کۆمپانیەکانی لەو کرێکارێکی زۆریان گاوان خوێندەوە ئەمانە گاوان جۆرە پێشەیەک دەبینی سێرەکەی بەشێک لە گوندەکان گرنگی بایەخی خۆی کرێکار گرنگی بایەخی خۆی دابوونەریتە کۆمەڵایەتیەکان گوندەکان لە ڕووی مەسەن شایی خۆشی شیر و تازێباری کەرستەکانی خواردن کەرستەکانی کەوکردن جێڵان ژنێنان یاری ئاهەنگەکان یاریەکان یاری و ئاهەنگی زۆریان دەتوانن لە دوو بەزار یاری جۆراوجۆرە هەنێکی تایبەتە بە مناڵان هەنێکی تایبەتە بە گەوران هەنێکی تایبەتە بە ئافرەتان هەنێکی تێکەڵاو کرا دابوونەریتەکانی جلوبەر هەیە تایبەتە بە تەواوسەڵتا زۆری سێرەکەی هەندێک لە گوندەکان جارێک تەواوسەڵتەیان هەندێکیان ئەگەر بڕۆی بۆ لای دابوونەوەکەوە چاکەن بەکار هەندێک بۆ بەرەو شوان بۆن شەڕوا و مەلەفخانی بەکار پێویستە ئەمە لێکدانبوون میسەرەکەی لە ناوچەی شوان لەگەڵ کردیە جیاوازی هەیە لەو شەڕواڵی کەوانەکە وەرە دەبین جاران لە ناوچەی شوان لە زیاتر ڕەنگی سپیان کڵاوی قووتیان دابوونەریتەکانی خواردن دەتوانین بڵێن دادیەکانی کەرکوز بەشێکی گرنگیان لە دابوونەریتی خواردنی جۆناجۆنیان هەرێکی تایبەتمەندی خۆیە بۆ بێ وەکە کێویانی وەکو ژووریانی کە هەبوو لە بەهارە هەرێکە تایبەتمەندی خواردنی خۆیە بۆ دەبینی کە هەندێک لە ئاوایەکان جۆرە خواردنێکیان هەبوو لە لایەکەیەکانی تریان نەبوو بۆ نمونە بەناوبانگەکان لە ڕووی کۆمەڵایەتیەوە مەسەلەن دەستڕەنجینەکان مەسەن شێتەکان گۆرانیبێژ و مەقامخوێنەکان ڕاوکەرەکان ئەمانە هەرێکی گرنگی خۆی ڕاوکەرە بۆ بە ناوبانجی ڕاوی جۆرێکیان ڕاوی جۆرەکەیەکیان ما گرنگی خۆی بۆز و عەشیرەتەکان لە گوندەکانە دەبینین ئەمە بناغەی زۆری گوندەکانی پادەزگای کرد لە ڕووی ناو شەجەرە و هاتنیان بە پێی ئەو ئەمارەی کەدوو دەستم گەیشتووە نزیکە لە سەدانەوەتی ئەو بۆزانی کە هاتوونە لە کوردستانی ڕۆژهەڵات و هاتوونە ئێرانەوە یعنی بەشێکی زۆری ئەوانەی کە هاتوونە گوندەکان لە ناودان بووە و دەتوانن بڵێم لە پرۆسی تەدریب و تەقریبش باید ئەگەر وانە وایە دەوڵەتی عوسمانی زۆر بە فرانتر و شوێنانی داگیرە کرد بە بەحەسکە بەڵام توانا و دەسەڵاتی بەشێک لەو ئیمارەتە کوردیانە وەکو هۆزەکان کە هاتوونە وەرونە کە زەمینە هاتووە تا خوار بەغا ڕۆیشتوش دەسەڵاتەکەی تا خوار بەغا ڕۆیشتوش و ئەو گوندانی کە لەژێر فناڕوایە بووە بەردەوام ئاوەدان بوو هەکو ئێستاکەش ئاوەدان ئەو گوندانی لەژێر جاو بووە تا چۆن تا ناوچەی کەلار و کەفری و گەڵاڵەکان ئەمانەش هەموویان توانیمانە بەشێکی زۆر لە گوندەکان لەژێر کێفی وان فناڕوای خۆیان بۆی توانیمانە لە پرۆسی تەدریب و تەقریبش بەشێکی زۆری گوندەکان پارێزن هەروەها بەشێک لەو کەسایەتی ڕۆژانە ڕۆڵی بوو بۆ نمونەیەکی لەوانە لەو گوندانە فەقێ مەستەوە بە ناوی ئەو کەسایەتیەوە نامراوە کە دوو برابوو لە فەقێ مەستەوە گوندەکانەوە زۆر هەیە لە گوندەکانی تر
بەناوی کەسایەتیەکانی ئەمە بەڵگەی بۆی بۆ کەسایەتی زۆر بەیەتی جا کەسایەتێکی ڕۆزی بوێ ئاینی بوێ کۆمەڵایەتی بوێ ڕۆڵی خۆی بوێ پەیوەندی ئاینەکانی گوندەکان ئەمە یەکێک لە تەوەرەکانی تر کە پێویستە هەر گوندێک خۆی بکرێت ناوی ئەو ئاین و بیرباوەڕەهانی لە گونیشتنەکانە گونونانێک لە گونیشتنەکانە لەسەر مەذهەبی لەسەر قادری ئەلیکانیە لەسەر نەقشبەندی و بەشێکی لەمانە داوەش بۆتە فەرعەکانی تریانەوە پێکردی هەیە ئەنێ لە گوندەکان پێکردی هەیە تەنانەت ناوی گوندی شوێ بەناو ئەوانە یادیەکان پێگەی ئاینی گوندەکە لە ڕووی مەذهەبی نەقشبەندی و قادری ناوی زانایانی ئاینی گوندەکە هەندێکیان مەلای بەناوبانگیان پێ زانای بەناوبانگیان پێکا بۆ دەتوانن بن دەستنووسی بەناوبانگیان لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەست لەسەر ئاستی جیهانی ئیسلامی هەندێک لە گوندەکان توانای ئەویان نەبووە مەلاکانیان دەرس بنێرە لەسەر ئاستی جیهانی ئیسلامیە ئەمە گرنگی و گوندانە کاریگەری ئاین بەسەر گوندەکە لەسەر دابوونەریتە کۆمەڵایەتیەکان بۆی دەبین هەندێک لە دابوونەریتە کاریگەری ئاینەکان کاریگەری سەر دابوونەریتە کۆمەڵایەتیەکانی گوندەکان بێ لێکدانەوەی ڕۆڵیان بە چاک خراپ لەسەر گوندەکە هەندێکدا گوندەکان مەسەلەن ئەو جۆرە بۆچوون و بیرباوەڕ ئاینیان قبوڵ نەبوو قبوڵیان بە بیرباوەڕی ئاینی بۆیە نمونەی ئەمە زۆرە لەبیە ئەوانەی کە هەرێکە لە گوندەکەی خۆیەتی دەزانێت کەوا ئەو دابوونەریتانە چ ڕۆژەکان پرۆسەی ئەنفا یەکێ لەو پرۆگرامانە کە هەموو گوندەکان تەنانەت گوندەکانی گەرمیان بەسەریا هات لەسەر پاسەد گوندەکان ئەمە یعنی پرۆسەیەکی بەرداو بوو کە هەموو بنەمای دەتوانن بڵێن گوندەکانی هەڵکەن ئەمە یاریەکێکە لەو تەوەرە مولیمانە کە پێویستە زۆر بە وردی باسی بۆ لەو باەدا یەکێ لەو کتێبانەی کتێبی جوندی فەقێ مستەفا بەڕاستی ڕۆڵێکی جوانی بەڕاستی شێ جوانی کردو یەک بە یەکی تقریبا نزیکەی 200 ئەنفالیە بە هەموو ژیاننامە و بەوێنەوەینەکانی نەوزان ئیشێکی زۆر زۆر ئەڵێ ئایا کۆتۆ دەبێت شاڵای ئەنفال ژمارەی قوربانیانی ئەنفال بەشێکی زۆر ژن منداڵە بەکەوتە و پیاوە لە گوندەکانە ڕۆشتە بەوەی ئەنفالەتارەکە گوندەکانی کرد پارێزگای لە هەموو زیاتر هەموو پارێزگاکان کورسان زیاتر هەردوو شاڵە ژمارەی خانەوەدەقاوەکانی لە ئەنفالدا ژمارەی ئاژاوە دەقاوەدەکانی ژمارەی شەهید و بسووزە ئەمانە کۆمەڵێک تەوەری زۆر مهمن لە پرۆسەی ئەنفالە دەبێ باڵ یەکێ لەوانەی کە لە پێش پرۆسەی ئەنفالە هەرسکەوتنی دەتوانم بڵێم یەکێکە لەو کۆمەڵبەشانەی کەوا بەسەر دژمن داهاتوە کەوا ئەوەی کەوا گوندەکان بەشێکی ژینەکان کاوە کردن خەڵکی بێتاوان کوشت دەتوانم بڵێم مەلا شاشیەکە لەوانی کەوا تاوا بێ وشێ باشی کردووە لە هەموو گوندەکانی کوردستان گوندەکانی کە کوچی بەشێکی کەوایە هەرچەند هەندێک کەم کوردیکە بەڵام توانیەتی کۆمەڵێک مێژووی ئەو گوندانە کەوا تووشی بەش شاڵای حەرسپەنەکان کە تورکمان ڕۆڵی بینێ عەرەب ڕۆڵی بینیوە تایبەتی عەرەبی حەویجە تورکمانی کەرکوت ئەوانە ڕۆڵیان بینیوە و توانیویانە دەستکەلای ئەو هێزانە سووریەکان حیزبی بەعسی سووری ئەمانە هەموو لە پرۆسەی تاوانی حەرسقەومیەکان ڕۆڵێکی گەوریان لە گوندەکانی پارێزگای کەرکوت دەکەن تەوەریکی ترمانێت چالاکی سیاسی و چالاکیەکانی پێشمەرگ بە هەموو ئەو حیزبانی لە گوندەکانە بەشێک دەبینی لە گوندەکان چالاکی حیزبی شووعی زۆر زۆر منەمەکەی قادرکەنە چالاکی حیزبی شووعی زۆر فرە لە هەندێک گوندەکان چالاکی پارتی دموکراتی کوردستان لە هەندێک گوندەکان یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆڵی بێت سۆشیالیزم ڕۆڵی بێت ئەمانە کە لە ئەخیر بۆیە دەبینین هەندێکیان بارەگای حیزبیەکانی تێدا چالاکی حیزبیەکانی تێدا بە تایبەتی لە شەستەکان لە پەنجاکان ڕۆڵیان هەیە هەندێک لە گوندەکان بەهۆی ئەوەی کەوا چالاکی حیزبیان زۆر بووە سەر بەلایەنی کوردایەتی ئەو شوێنانە بوونە بەر شاڵاوی تۆپاران کەوتووە بەر شاڵاوی سوپاندن کەوتووە لە لاولان کۆرە وەرتمن کوشتن کەوتووە
پێگەیەکی تر لەم مۆزوع چالاکیەکان هێزی پێشمەرگە هەر لە 60ەکانی سەدەی ڕابردووە تاکوی ئێستا تاکوی داعش ئەو چالاکیانی کە پێشمەرگە کردی بەرامبەر داعشیش بەشێکی لەو پرۆسەیە دەتوانین وەکو بڵێن کەوا بەسەر ئەو گوندانە هەر بە تایبەتی کۆناغێک لەو کۆناغانیەوە بە پێی خۆی زیانێکی زۆر تاڵانی حرس قەومی لە گوندەکە لە 63 شەهیدێکی زبەکان لە گوندەکە ڕووداوە مێژوویەکانی کە لە گوندەکە بوون هەنگەلێک ڕوودانی مێژووی ڕووی داوە لە گوندەکە ڕوودانی مێژووی بۆ نمونە مثلا هو آهنگی حساب تقینەوەی مثلا بیر نەوت مثلا شەڕی هۆزەکان یا چالاکی هۆزەکان داگیرکردنی شوێن لەلایەن هۆزێک و لەلایەن هۆزێکی ترەوە یان ئەو شەڕی حکوومەتی بەعەس بۆ گوندەکان چالاکی ئەو ڕووداوە مێژوویانی کە لە ڕابردووە ڕوویداوە پێش لە سەردەمی دەوڵەتی عوسمانی لە سەردەمەکانی تر هەندێکی لە سەردەمەکانی پێش مێژوو ڕوویدا شەرمینی کە لەو شوێنانەی کە گەلێ ڕووداوی مێژووی گرینە بەردەمەڵکە پاڵە گەورە مەتارە نەموو گوندانە هەتا ئێستا ئاوەدان یعنی 7,000 ساڵ پێش زایەوە هەتاکو ئێستا تا ئاوەدانی وەکو خۆی بوو ئەمە بەڵگەی زیندووی ئەم گوندانەیە کە ڕووداوە مێژوویەکان بەردەوام لەوێدا چەکەریان کردۆ بەردەوام زار و زاراوەکان دیکە لەو تۆرانی کەوا پێویستە لەم ئینسایکلۆپیدیایە جێ بکەینەوە زار و زاراوەکانی ئەم گوندانە بۆ نمونەی سەدەبینین لە ناوچەی شوانە 4-5 کە زمان بە زمانی ناوچەی شوان وەختێکی زۆر نەما بۆ نمونە گەسێنی زاراوەی شێخانی بکەین کە ئەمانە هەمووی دەچنەوە سەر ماچۆ زەمینە و شێخانی و کاکەی ئەمانە چۆن سەر ماچۆ دەبین زەمینە جیاوازە لەگەڵ شێخان لە ڕووی گەلێەوە وشە و دەستەواژەوە جیاواز ئەو زامنۆزار شێخانی کە لەوانەی کەەوە سەفەری کە فەرەنگی شێخانی کردووە کە ئەو دەستەواژانی جیاوازیە لەگەڵ زەمینە و لەگەڵ ماچۆیە کردوێتی بەڕاستی شێرژان هەمانە زار نادرێت زار زاراوەکان بۆ دەبێت پێویستە لەیەکدانەوە بۆ منە گوندی وەک شۆڕیجە پێویستە بە جۆرە زمانی قساکەن بە جۆرە زاری قساکەن جیاوازە لەگەڵ ناوکەن لەگەڵ دەوروبەری گوندی ئێستا بۆ تێکداڕی پێویستی بە لێکدانەوەیە پێویستی بەوە هەیە هەڵسەنگاندنی بنەڕەتی و شێکی ئامانە چوار ئایا هۆزێ بوونە هاتوونە بۆ نمونە کە شوان کە لە ناوچەیەکی ترەوە هاتوونە ئەو هەڵگری ئەو زار و زاراوەی خۆیان بکەن کە تێکەڵ وەرکە بکوون چۆتە چوارچێوەی زمانەکە بکەین دەکوون کەسایەتیەکانی گوندەکە هەمانە کەسایەتی کۆمەڵایەتی هەیە کەسایەتی ئاینی هەیە کەسایەتی پەروەردەی مامۆستا قوتابخانەکان هەیە کەسایەتی ئافراد ناودارەکان ئافرەتی ناوداری یەکێ لەوانەیە لە بەخێشمانە چۆ خاڵیەتیس چۆتە سەر سجنی دەوڵەتی عوسمانی براکە تۆ ڕزگار شتێکی تۆ بینیەکی خۆی بەداخە تاکە ئێستا بە نرخ باس ناکات کەسایەتی پێشمەرگە و فەرماندەکان کەسایەتی پیاوە ئازاکان پیاوە ئازاکان هەیە لە هەندێک لە گوندەکان ڕەنگی دووشتی ڕەنگ بۆ جلوبەر ئەو کاتە خوریان کردووە جۆرە ڕەنگی لە جۆرە بەردێک دروستکرۆ لە شاحان سەر ناوەکەم لێ بەڵێن سکلۆپیداکە لە بەردی چوارەتی یەکێ لەوانەتەوە لە بەردەکان بەردی هاڕیوە لەو بەردانە ڕەنگی دروست لە مەنطقەی گەرمیە گۆرانی مۆسیقا دەبینن هەنێک بوون گۆرانی بێژ و مۆسیقا و مەقامزانی هەروەها کەرەستەی بەکارهاتوون لە ئالەتە مۆسیقیەکان لە گوندەکە دەوریە یان دەبینن بۆ نمونە حەسەن زیرەک یەکێ بۆ لەوانەی کەوا سەردانێن لە گوندەکانی ئاهەنگی جەواب هەندێک لە گوندەکانی سەرناوێنانی بەڵام بەڵگە مێژوویەکان دایە کە لە چەک و نەچی گوندێک بچووە هاتۆتە گوندی بۆرجە بۆ نمونەیەکە لە گوندان ماوەی ماوە بۆ دوو ڕۆژ ماوە چۆتە عومەربەر ڕۆژێ ماوە لەوێ ئاهەنگی جەواب وڵا دەکات بڵێن بەڵگەیەکی مێژوویی هونەریە
پاشماوەی شوێنەوارەکانی گوندەکان مەسەڵەن لە هەرێ گوندەکانی مەسەڵەن لەو چەرم و پاشماوی سە شوێنەواری چەرموکێ بەردەباڵکەدا ئێستاش پاشماوی شوێنەواری مەتالە تا ئێستاش چاخی بەدینی کانزاییکە چاخی بەدینی کانزاییکە گۆڕستانەکان هەندێک لەو گۆڕستانانە دەتوانم بڵێم بەڵگەی گەشتان بدەمێ بەشێکی زۆری ئەو گوندانەی کەرکووک زۆری کاپیان بەشێکی زۆری کاپیان دەتوانین بڵێم سێ ڕۆحی گوندەکان کاپیان بەڵام بەهۆی بڵاوبوونەوەیان ئیسلام زۆریان چۆنە بۆ نمونە خاڵەبازیان لە سەرەتادا کاکەیەکانی ئێستاش گۆڕستانی کە بەنام گۆڕستانی کاپیان لە گوندە زۆر دەبێت دەتوانم بڵێم بەشێکی زۆری گوندەکانی سلێمانیش کاکەیەکان بدەن بەڵام بەداخۆ لە سەردەمی دەوڵەتە عوسمانیان لەبەرەوەی دەسەڵاتیان بوو لە ڕووی ئاینەکەوە زوڵمیان لێکراوە بەشێکی دێیەکانیان ڕوخێنراوە ڕەویان کردو بەناو شارەکان گوندەکانیان خەڵکی تر ئاوداوە ئەگە بۆ منەسەی خاڵەبازیان لە 4 کۆناغا ئاوادان کرا تا هاتوونە خاڵ کەڕەباتەکان ئاودان یەکێ لە بنەماڵەکان کە خاڵەبازیان ئەوان ئاودان بۆ ئێستا دیوە هەیە 4 کۆناغا بە 5 کۆناغا هەیە بە 10 کۆناغا کە ئاودان سەرچاوەکانی ئاو ئاودێنی هەیە سەرچاوەی دووباری هەیە سەرچاوەی گۆماوی هەیە سەرچاوەی کارێزی بۆی هەرێکە بوون تایبەتی خۆی هەیە ڕووبارێکە هاتووە بەناو دە گوندا بەناو 20 گوندا نقەکانی چۆ بە گوندەکانی لە بارسەڵە چەندان دەکیلۆ لە ڕووباری خورمانی چەندان دەکیلۆ قوتابخانە خوێندن زۆر لە سەرەتادا زۆری گوندەکان مزگەوتی کرد بەشە لە مزگەوتەکان قوتابخانەیانی کرد ئەم زۆر بەناوبان بۆ لە جیهانی ئیسلامی دواییدا کە قوتابخانەی کراوەتەوە لە سەردەمی عەبدولکەریم قاسمدا قوتابخانەکان ئاینەکان بوونە بە قوتابخانەی تر بەشێک لە مامۆستاکان ڕۆڵیان بەری هەیە بەرگەوە بۆ تا ئێستا قوتابخانەی هەیە لە 63 دا کە شۆڕشی کرد بەشە لەو قوتابخانانە وەستاوە حکومەت چۆڵی کرد لە 70کانە بەشێک لەو چۆڵی کرد قوتابخانەیەکیان نەما بۆ چەندێکی دیکە بە یەک قوتابخانە بۆیە پێویستە ئەمانە هەموو باس ئەرشیف و وێنەکانی تایبەتە هەمانە ئەرشیفی تۆمارکراوە مەسەلەن گۆرانێکی دەرجێت کردووە خەڵکی هەیە دەنگی کەسایەتێکی تۆمار کردو باسی مێژووی دەکرد ئەرشیفی وێنەی هەیە وێنە ئەو خەریکە بەشێکی زۆری وێنانە یعنی لە فەیسبوک کۆم ئەرشیفی دەستنووس هەیە کتێبی دەستنووسی نووسرانی وڵای لە ماوە کەوتۆتا بەشێکی زۆری کەوتۆتا بەها لە دارەوەسایت دیەکانی کرد بەشێکمانی ئەرشیفی دەستنووسی کتێب هەیە لێکۆڵینەوەی کردووە لەسەر گوندەکەت نزیکەی تا ئێستا 25 کتێب دۆزێتە لەسەر گوندەکانی کردووە هەیە شەجەرەکانی شەجەرەی وەزەکانی خۆیان ئەمە زۆر بوو کە لە بنەڕەتی هاتووە شەجەرەی مەناڵ و وینەکانی خۆیانیان کردووە دەتوانێت بڵێ مێژوویەکی گرینگە بۆ ئەوەی کەوا گوندەکانی پادەزگای کەرکووک ساخە ئەمە من ئەو تەوەرانە بوو کە باسم کرد بۆ ئەوەی کەوا بتوانین کاری لێ بکەین لە لێکۆڵینەوەی ئینسایکلۆپیدیای ئاوایەکانی پادەزگای و حەز دەکەم هەر پێشنیارێکان هەر شتێکی ترشتان هەیە لەلایەنەوە فەضڵێکی فراوانەوە زۆر سپاس بۆ ئەساسیتون مۆژە هەستێرا دەبێ ئامانجی گرێدانی ئەم کۆڕە ئەوەیە کە ئێمە هەموومان هاوکاری مامۆساسیتۆ وێ دەستەجەربی بێت یعنی شەکەش ڕاستی بەتەنیا کەسێ ناکرێت چێنجلیە هەرچێکی بەتەنیا کەسێ بشکرێت وەختێکی زۆر جا دەبێ ئێمە گوێ پێشنیارەکانی ئێوەش وا دەگرین چون بتوانین بە هەموومان هاوکاری مامۆساسیتۆ بینەوەی ئەو پرۆژەیە بە ئاکار بێت شتێکە لێرە باسمان نەکرد
تبعي ئەو هەموو زانیاری کە داوێتی من پێشنیارەکەم پێ قساسم کۆ ئەکاونتەکەی خۆی بڵاوی بکاتەوە بۆی هەر کەسە لە شوێنی خۆی کۆپیەکی لێ وەرگرێ لای خۆیەوە مەسەلەن ئەوەندەی خۆی ئەتوانی ئیشی لەسەرکە هەوڵیش بدا دۆست و ناسیاوان تێبگەێنێ کە کاکە لە پێناو خزمەتکردنی گوندەکەی خۆتا فەرمو هاوکاری ئەم پرۆژەیە بە ئیتر هەر هەمومانیانی وەکو کارێکی دەستەجەمێ چونکە ئەم پرۆژەیە بەڕاستی پرۆژەی نەتەوەیەکە خزمەتی نەتەوەیەک دەکات خزمەتی وڵاتێ دەکات خزمەتی ئێستا و داهاتووی بەڕاستی کەرکووی دەکات ئێستا گوێ لە ڕاوسەری جونوسیان بینیەوە مامۆستا شوان ناوەکان بنووسین یان هەر ناوەکان پێویست بە نامنووسین ناکات ئاوا پێدادین یەکێک باشە قوربان یەکێک پێدادین ببێ نامنووسین باشە مامۆستا شوان فەرمووی كمان سنة تيرين أول شرائط تماسك واشتراك ما بدي يشارين يجوه سنة تيرين كميتو ينبغي يبقى الشاركان كان وكاوي كان يجب فرق الأساسي هذه فداكاري وبرنبالي هنشوش بأندازة أقول كل شاركان وجه مكانه بدأ أندازة أقول لكان كان كل سنة خلق الوجه مكانه وأمان نكر اللي كان بروجي كده بدل أبو أيام نكر اللي كان مشاركان نازل من في يعني من كان سنة معقولة وجبي بدو برا مرة من وني باشا واجد المجهود إما تقدروا يكسنجري خبات مفلاك مشروع قرباني دار مع الحلوات على الملك السلامة تبدو شو يسوي لنا مثلا بعض المجهودين أو أندازيش بأندازين مجهود بدخلان برجعنا في دكانين أو أندازيش مجهود شو قاعدان وكوفروشتون وخاطروشتون مع بركة عشرة ويبيست براسين ضروري أخلاق نتوي وضروري خاصة قاعدين يحسن نتوي تحديدي أو برجع تحديدي أو جاش خوفروش على كده كأخوان أسنين بعد أو يقدروا كان شوي مهم يجوش بنت صعبة قال كلام لو تبي وأنا زيادة هبي يجوش بنت صعبة ويبقى سنقول وما كم باشا تحديدي أو جاش على شوي كمقابلة لبرابر يزيد في الأكل كم شو جاش راست می‌جوگی نه خانی بری بسیاری از کامیکان و رولیگریانی وانیانی من که باسی از کامیکان باشی که بکوبروا باسی موضوعی که تو نه تنی نه نامکانی شدیش بسیاری از کامیکان لشستکان لا شورشینی هر عیدینا لأنفال هم رولی کیزور کوله الان دیرم یک مشکلیه مشكلة أو تفرشة للتالي استعقلت عندها وكو بيز داير يا كتير يقدر شيء يتواني تحديدي أو نعمل شو كم بون بمنا دبيني أما أنا وكو ليه خوش بنا كليه خوش بنا ترى هذا بدك تلاقوا تبعنا موضوع لو يمن بيز تديرات أواني كوار ميجود إذا كان أواني كوار رولي عندهم لو بيز تديرات لو أنا صرت شاطر شو أقرب ما نبي وكو حزب أواني كإستاذ صلاح داري لا تواني تشكي جامعة وما پێویستە لەوەی کەوا لە چوارچێوەی قەولی کۆڵینەوانی کەوا خاوەندبوودەکانی کردیان ئەو سالاکیە نوێژوانی کە کراوە بەشێکی زۆر لە ناوەکانیشیان ئاماژە کرد بۆیە من ئاماژەم قەولی نەکردووە بەڵام پێویستی ئەوەیە چوارچێوەیەکی فراوان بێت لە خەڵکی گوندەکە یان لەوانەی کە مختصر لە گوندەکە زیاتر بێت بۆیە ئەمە کارێکی تۆزیە قورسە من خۆم دەرەسوو لە فیلەکە لەبەر هەمی احتیمالات نەمکرد لەبەرەوەی هەری کێشەیەکی بەڵام لەگوندەکان ئینشاڵڵا بەردەوام بکەن ولا بصلاة ولا أيديا ولا حسنية أما عسيد جناحا من يجوء هذا الشيء پێناڵن لە گوندەکانە یەکێ لەو تەوەرانەیە کەوا کارم لێ کردووە هەر لە سەردەمی حارس قەومیەکان أو أنت لا
بسم الله الرحمن الرحيم. والله مثلا بس مسألة أو كسية مع المسير يعني أنا بقول سرتاوة ولا سرتاوة وزانياري كان هالبندية كساني بيلاين شو كما أمان زوجي ندوات تشتغل رنجا هندكس هندش فراموش مكالوانيا ناكوشيا لأبونا ماليه هبي هنشت لو بيني أبوكم چونکە تەجربەم هەیە لەما پێشتر شتێکاوە لە ئاستێکی مەسەڵی زووکراوە ئەم شتە کراوە شتیش مەسەڵ یەکێک لە بەرەوتێگەیەکی کۆمەڵایەتی هەیە ئێستا زۆر بە شانماڵی ئەو نەماڵەیە هەڵدراوە بەڵام نەماڵەی شتێک پیاوی زۆر ئازادیان کردووە بۆ ئێمە باسی ئازایەتی و ناودارۆوانەمان توانە فرامۆش کرد ئەمجا داواکاریەکردن ئەو بوو ئەم دەبێت هەر کەسێک بێت بەبێ لایەنانە بێت ئەوانەی سەرچاوەی زانیاریەکانیشە زۆر سوپاس. من ئەنسایکلۆپیدیاکەی کەرکووکە زۆر شتی وەهاتە کردن بەڵام من کە لێکۆڵینەوەی مێژوویەکەم کە هەڵسەنگانی مێژوویەکەم پێویستی بۆیە شەریکەوەی ئەوە بکەم هەتا لە لێکۆڵینەوەی شێوەکاریەکان یەکێک کتێبێکشی لەسەر من دەرکی لەسەر شێوەکاریەکان لەبەرەوەی هەنی ئامانجی پیاوی منەوە ئامانجیەوە نەپێدام لەبەری من ئەزانم لە چ قۆناغێکە لە چ قۆناغێکە چالاکی شێوەکاری کردووە چی کردووە من بەبێ ئەو قۆناغە مێژوویا ڕۆم بەبێ ئەو قۆناغە ناڕۆم بۆ من لە هەشتاکانەوە کاری کردووە من بڵێم لە حەشتاکانەکان یا لە شەستەکانەکان بۆیە ئەو بۆچوونی تۆش زۆر ڕاستە ئێستا کتێبێک لە چوە خانەوادەکانی کوردستان دوو بەرگە نووسەرەکە نازانم هەمووی تەواو کردووە جیان کردوێتەوە بوون بەبوون مەسەلەن دەلۆ لە چووە بۆ چۆ ڕۆشتووە ئەگەر بێت لێکۆڵینەوەی هەڵەشم بۆ بێنێ من ئەتوانم بە لێکۆڵینەوە مێژوویەکەی خۆم ئەزانم چ لایەکی درۆیە چ لایەکی ڕاست بۆ من ئێستا خۆم خەڵکی بۆچ یا لێکدانەوەی کردووە لەسەر گەڵاڵەکان خۆم دەڵێ خۆم لەوە سەرچاوم کردووە هەموو گوندانی کە گەڵاڵەکانی تیا زۆر کەس لێکۆڵینەوەی هەڵەیدا بەڵام کامیان ڕاستەوە بۆ بەپێی بەراوردکاری مێژووی دەتوانێت ئەم شتەکان ڕاستەوە ئێستا ئەو ڕۆژە نەماوە من بمەوێ بە شانەباڵی خۆم هەڵدەم کەس بزانم دەتوانم لە یەکێکەوە لە سەرچاوەیەکی ترەوە شتەکە ڕاستەوە کاتەوەی بەراوردکاری کەم ئایەمە ڕاست بکار بۆیە بێخەم بەلەولانەوە شتە سێڵان بشكل سپاس بۆ مامۆستا بۆ ئەممان ببوونەت من ناچمە تەفاسیلی ناو پرۆژەکە لەبەرەوە ئەخساسی جەنابتە بەڵام من تەنیا سەرنجێکم هەیە لە موجمەلی پرۆژەکە ئەو بە موجمەلی تاریخی ئەم پرۆژەی جەنابتە طبعا پرۆژەیەکی زۆر باشە ئەبێتە وەسیلەیەک وڵاتەکە بەڵام ئێستا ئەبێ ئەمە سەرنج لەوە بدەین هەر خۆی مێژووی خۆی ئێستا بەرامبەر دوو چشت تەحەدای مێژووەکە یەک لەوانە سیاسەتە یەک لەوانە اقتصاد حالی ئێستا مێژوو خۆی تەسادومەکە لەگەل ئەم دوانە جا ئێمە کەواتە مێژوو ئەم دوو تەحەدایەی بەرامبەرە لەبەرەوە ژیان سەرگۆڕا لە دوای هێشتەکانەوە مێژوو ئایدۆلۆجیاتیش لەگەلی تووشی اقتصاد و سیاسەت لەبەرەوە ئێستا هەر محەللێک تەحلیل جیهان سیاسەتی جیهان ئێستا جیهان بەسەری ساڵ یەک سیاسەت یەک اقتصاد ئەم دوانەیش تەحەدای مێژوویەکە لەبەر ئەوە لە مەسرەحی سیاسی دەولی ئەوانەی کاربەدەستن ئەم دوو شتە بەدەستیانە سیاسە و اقتصاد ئەوان مێژوویان زۆربەیان ئەو پەرەنگەیەکان ئەو زیلهێزەکان کار مێژوویان لەبەر ئەوە هەر وڵاتەکە کۆمەڵی خەڵق بریتیاتوە لە کۆمەڵی خەڵق کەواتە ئێمە ئەبێ ئەممان بوونەی جەناب و زۆربەی پرۆژەکان ئەبێ ئێمە بایەخ بۆ بدەین چۆن تەعاملەکرێ لەگەڵ مێژوو ئەوە زۆر گرنگە
ئێمە تعاون لەگەڵ مێژوو نەکەین بە فکرێکی سادە سادە بەیان وەثیقەیەکەوە ئەی خوێنی چارچێوەی چارەکەەکە چێتە سەر جیۆپۆلیتیک ئەو چارەکە سیاسی وابوورانە چێتە سەر چارچێوەی جیۆپۆلیتیک بۆیە ئێمە پێویستە ئێستا لەسەر ئاستی جیهانی کە جیهانی هەولەمە هەڵمانەوە ئێستا جیۆپۆلیتیک چۆتە چارچێوەی دەتوان بەڵام ئێمە پێویستە بناغەیە دانین بۆ ئەوەی کەوا ڕابردوەکەمان لە ناو نەچێت چونکە کە ڕابردوەکەمان دەچێت لە چارچێوەی هەولەمە و هەموو شتەکانمان هەبێت ئەمە ئەبێ ئەساسی ئەو جیۆپۆلیتیکی کە ئێمە داینین لەسەر بنەمای ئەوە بێکەوە بتوانین لە ڕابردوودا حاکمان ئاها ئێستا ئاوایە ئەمە هەمووی پێویستی بە ئەوەی بێتە لێکدانەوەی ئەو کۆناغا کەوەکو تۆ ئەڵێتە لەسەر ڕەوڕەوەی مێژووی ئێستایە لەگەڵ ئاوەیەکەیە کە لە مەحلە کتێبێک دەرچوو لەبارەی جیۆپۆلیتیک باسی ئەوە کرد کە ڕەهەندی حتا لایەنی تەلارسازیەکەش لایەنی تەلارسازیەکەش جۆرێکە لە جیۆپۆلیتیک لایەنی خاک جۆرێکە لە جیۆپۆلیتیک لایەنی ئەو دەرامەتانی لەناو ئەمانە هەموو لە ڕابردوودا بۆ لەو گوندە لە ئێستاشدا هەیە بۆیە ئەمە بەردەوامبوونی ڕۆڵەوەی مێژوو هەرچەند سەرەکی هەیە کەس بەشایکی هەست بکەن تازە بە ئەوە بۆ گوێ لە بناغەیەکە بۆ ئەوەی تەواو بوو سەری خۆی بە چارچێوەی ڕابردووی سیاسەتی ڕۆژگار بێت ڕاستە ئەوانە مێژوویان ئەوانە هەم مێژووشمەیە هەم ئاوڕێکەشمەیە هەم لە سیاسەتەکەش ئەگەر دەتوانم بچمە چارچێوەی ئەوەی لێ بدەین لسرتها باسم کرد بودم جیۆپۆلیتیک و جغرافیای ئەوەس ڕەبودێت زۆر سوپاس دەست خۆش بێت کاکسمەتەوە بەڕاستی من جێی دەست خۆشیە بەڵام من یەک سەرنجێک کاکسمەتەوە یعنی کەرکووک بە نەخشە کۆنەکەی پیشی لەسەرەکەیان نەخشەیەکی سەرە و دووەم ئەگەر بێت بۆی گلێژ نێتە سەر یعنی ئەکرێ ئێستا مەسەلەی گوندەکان کۆمەڵی خەڵک ماوە ئەوانەی کە بەتەمەنن ئەکرێت هەرچەندە جەناب دەستێمانیشی ئەکرێ بە ستافێک دەبێت ستافێک دەبێت بۆی کەمپێر زیاتر یعنی پرۆژەکان دەوڵەمەندتر بێت چاوە دەو کەسانە بکرێت ئەوانەی کە لە ئێستا زۆری لەدارەتون لە بنەسڵاوان لە سلێمانی لەمدان یعنی بۆ ئەوەی ئێمە نابن مەسەن بۆ نمونە ئێستا گەر دکتۆر ڕەبیع دکتۆر زراد ئەوان یعنی کە مێژووی شوانیان ویزۆتەوە نۆزارشەکانی نوێ مێژووی شێخ ئەمانە هەم کولی دەنا ئەگە بەس ناو جەنابە بێ بەهەناو دەکەس 5 کەسی تیاێ زیاتر پرۆژەکە دەوڵەمەندتر بێ بۆ دوایین دەستخۆشکردن دوایین پرسیارشم بڵێنەوەی کە 11 بەرجیان سکوڵی دێ بە چێشت والله سەرەتاوە باسم کرد نازانم ئاگار لێ وتم پارێزگای کرد هەزاو ناحەکان شوێنشی خوێنەوە من کۆنەکاڵ من پێش کۆنەکەش من باس لە عوسمانیەکانەوە پێش عوسمان من باس چەرمۆن کرد کۆناغا چاخەڵینەکان باس یعنی من کە بۆ ئەڵێم باس کەلاری کوفریەکان ئێستا کەلاری کوفری هیچ شتێکی بەدەور کەرکوو بۆ نەماوە شتێکی بەدەور کەرکوو بۆ نەماوە بەڵام وتم بەپێی جیۆپۆلیتیکی ئامارەکانی ڕابردوو مێژووی شارەکان منکانیش دۆبیدیان گرن تو با چەمچەماڵە باز دوخورماتوە کاکە ئەمە مێژووی ئەم شار نەتێ لە ڕابردوودا مێژووی ئەم شار ناتوانین ئەتوانین بڵێم مێژوویەکی ڕەقەتە بێنە بەس ناو شارەکە باسکەن دەوری 200 شارەکە باسکەن ناویشتی وا ناوێت ئەمە مێژووی شارە کە بچ باز گوندەکانەکەم ئەمە مێژووی گوندەکەیە ئێستش تا ئێستا بەشێکی زۆری و گوندانە ڕەبتی سەرەکی هاوپەیوەستی کەرکووکن زیاتر بۆی هاوپەیوەستی سلێمانی بن چەماڵ بێوێنەوێت چەندێک دەچۆتە سەر سلێمانی بەڵام هیچ هاوپەیوەستیەکی بە سلێمانی نییە خۆی بە کەرکووک یا جەدەر یا شوێنەکان ئەمە لەلایەکیش لە بیدایەت وتم دەستە جەمعیە وتم هەمەی هەرێکی لە پاڵ خۆی ئیشی دەکا بەنای خۆی بڵاو مثلا سەیفەدینەوەی شێکی لە کاکسیرۆنەوەی شێک بەناو خۆی بڵاو ئەمەرەوی شێکی لە بەناو خۆی بڵاو بەڵام نووسەری ترش عینەوە بابەتی نووسیوە هەمووی وەکو سەرچاوە ئەڵێم مەسەلەن دەرگە نووسیمە
دەکەس بەشداری ئەوە دەکەس بەشداری هەمووی هەرێکە بەپێی توانای ئەو نووسینەی خۆی بەڵام ئەبێ شەنوکە بکرێت هەیە نووسینەکەی بەکەوت نایانەوانێت دەدێڕی دەکرێت بەڵام ئەبێ ئاماژەی بکرێت وەڵا کاکسێفەتی دەدێڕی دەکارێنەوە ئەوە نەیتەوە دەربارەی بەرگی یانزەشی زۆر بەداخەوە ئەو هاتوو هاوارەیە نایەوە کە على ئەساس ژیاننامەی خۆیان بێن باوەڕەکەی بە من و کارزارە تا 8% يعني هاتوارێکی بەلاشیان نایە کەس ئەو کاتە من 10 جار پێم تۆ نەینا 100 جار پێم تۆ نەینا ئیسە شەڕی چی بێت خەتاکەی بریتیان نییە لەبەر ئەوە ئاوایە کەسی ترەیە خدمتتان بەڵام کات محەممەد چکە دەوامی تەلەڤیزیۆنی هەیە مەجال دەدەینێ ئەو لەبەرەوەی فریای دەوام سپاس کە ئستاز من هەر دەبەرگەکەی ئینسایکلۆپیدیاکەتم خوێندەوە هەر دەبەرگە تقریباً 7 مانگی خەیان خوێنەوە بەڕاستی بەبێ مجاملە جێشیان نازیکەوە پێویستە پەیکەری ئاڵقولی بکرێت تۆ بەڕاستی ماناسن وەڵامی تان کورد سروشتی وایە قەدری جوانیەکان قەدری ئەو کەسە بە نرخانە نازانێت مانوگوڵێکی زۆری لێ دیارە بەبەسەر بابەتی ئەوەی کە گوندەکان مەسەلەی ناو یعنی من جارێکی ئەختیارێک کە خوێنەواری نەبوو باسی قەرانجی قەرەهەنجی فعلا وتی لە کوردەواریە بوونی نییە ئەمە کاری هەنجیرە لێرە کاری هەنجیر کراوە وتی کاری هەنجیر کراوە بەڵام ئەو ناوچەیە بەو شێوازە بەڵام من باسی ئەو کوتمەی باشە گوندەکەی من ناوی قەرەوەی ساز ئەوە چی وتی ئەویش بزانە ئەوەی سیگنالێ لێ کاری کردووە وتی لەوە زیاتر نییە وتی وەیسێک لێ کاری کردووە پێڵم کار وەیس نەک قەرەوەیس ئێستا خوا بە عوسمانیە وتی زۆر ناوەکانی ئەگەر بگەڕێیتەوە زۆر بە ئاسانی ئەتوانی بینی بەڵێ جا بۆیە بەبەستمەوەیە ئەگەر بت پشت بە چی و بەسی لەوە مابەدان ئێستا من گوردەکەی خۆم بۆربوونە ناتوانم پشت بە سەرچاوەیە بەسمی سەرچاوەیە نییە بۆ باسکاتەوە بۆیە لەو حاڵەتانە تۆ بۆ نمونە چۆن یعنی لە ئەمە ناسنامەکەی یان ناوەکەی بەتەواوی یەکەم لە خەڵکی گوندەکە تا ڕادەی دەتوان خەڵکی گوندەکە هەنوو شتێ بۆ یەکلاکە دووەم فەرهەنگ زۆر هەنێ فەرهەنگ هەیە هەنێ وشەیەکیایە ئێستا بۆ نمونەیەکت بۆ دێنەوە لە هەولێر یعنی زۆر ئەوەمی کردەوە خوێتر وتم ئەبێ ئیلان ناو بدۆزمەوە مەغدی لە هەولێر يعني وان لي هاد مثل هذيك انا اوزموني ما يمخطي حولي ربو مهدي دنيت نازاني نام مهدي نقدادش حلو سرشاوي نقدادش حلو املا يمكن املا موخد هذا الموخ بياي عيني زردشتي داد يعني بياي عيني زردشتي عادي وايا سكنت واوا زور منش نعمل ينوا كنت للاي هولير للاي دكان موخي بيران مغاغي بيران مغاني بيران حموي لبنا ربي زردشتنا بكو بان مقالة كده بان مغاني ويا هوا سنة هولير شي بيران والله مني نازم ناو كم لتشيوا كان نبي بسياسي سبزان ناو كان لو هاتي تكت ناو ايش نعمل جابوي يمني خاوني خوما زاكان دي خاوني من قاع في كمان الصباح بازرقان لبدايتها هالشيء جولي تركيا هم مستمر تركيا بو خاطي خوما تركيا اي دا تونا زي تركيا لبروي تاثيري لغا بيئتي كجيابو وإذا مخيراي بولايم سكيتو راستا همو مشانينا أين نوكو خولياتكي سبترك ما بردوكي بخوي والله فري بخولياته وديا خوي لخولياته هاتو ولا خوليا كان شو هاتو وآلات موسيقيش دوزراوتو لخولي هي السردم
بەڵام ڕۆژێ لەگەڵ ئەنوەر قەلەداغی بوو بە دەسەوەی خۆ قسە و قسەی ناشرین و نازان تۆ کەرکووچی مێژوە شوێنم کاتێ مێژوو ناشوێنم بەڵام هەروتی ناوە کەرەپوری ئەینە و نازان چی وەکەمە یەخیسە مەزەری خالقی بەڵام مەقام کول مەقامی ئەمە چۆن شتووە ئێمە خۆمان نییە ئێمە مشکلەکەوەی خۆمان تۆش کرد مەقسەدم لە چی دێ تۆ ئەڵێ بنەڕەتی ناوەکە ئاسانە بۆ منیدانی من هەمووی بۆ وەکو پێتم تەیمەزار لانە لە تەیمان زەر ئاوا زان لە چۆ بۆ چۆ هەمووی مهمتر لە مێردادەکە نەجات سەگەڕێنەوە ئێرە ڕیزی یەکەم چێ پرسیاری هەیە بە ڕێزان ئەچی لە ڕیزی بۆ مامۆستاشکۆر وكاتدام داش مسؤولية هوري عزيز الأصلي يعني نازل الجمعية زور شيء جوالي كردوا حتى أميرته وقلي كلاس بدنا الوقت صار شيء هذه أمريكا هذا زكاة هذا كان جناب نازل أقدري دعمان يعني شكو جوالي خوانا دعمان دعوات داو وانا زوجتي في أزعمت بدأ تقريبا بس دكتور قصتنا والناس تعملوا الشيخ كان يجي لو أنا بقول برحمة بيه خم دام من يقدوا مرا خم دام من يقدوا نادي أتكلم إنه بانجل ودامي تاجر جلوا إسحاقيا تلو كده دام تركيا كوي أصلا كين ودي كين كل هو دامي وأنا كل يوم كل يوم يعني أنا جناب كمان أقول لك كده راستيش جزء جرينجا تعتبر لو كان يقول تعتبر مجرد من الدولة جزء تعمل وجه أخير ألمانيا لقيت ترجع لسات شيء لسات سندويتش دونا لسات يعني يما زانا أشون دفاعي لك بلام يمنا قزوانا كذا دفاعي راست بلام أو دفاعي لك شر دبلوماسي لك شر سياسي لك السلمينية لك منه وين منه تونية أقلوا عين الشيء زور شتير دول ما كنت أنا بين والله يدري تيوانية تفهمني يعني أنا تفهمني كل الصدي أول شيء خلينا أمثال الرسالات كان مشكلة أوي ناتواني وهم يساتواني هني شتير ديكين بلام مشكلة أوي أكو تواناي خمان ناتواني هني كاري ديكين خمان ومن وبالصلاة عن كتب وشمن هني شتير في الجو برامبر ما همش تكرر لي واي هني لوش ياريانش هم يكون دواريا بلام أوان يستحول لهم الرجل أنا قرطاقيمتي آخر أوان هين يعني أرشيفي أي موسيقى يعني نوتي موسيقى كان يوبنا كان بحسن ذلك عليه لما ملي عليه والله آزري جزيرة عربي جزيرة فاك عرب جزيرة والله آزري جزيرة بلام بونا خنواني خويا وحسن زيدك ينايته فرنجك خوي ينايته يبقى ينايته كليته بقراني كفما كاكا هنا الاجتماعي هنا سلوك الاجتماعي تركيا آوازي حسن زيدك فوق أخوة آوازي حسن زيدك بلامونا بتا حر ليلة آزري معاملية زور عظيمة بس بداخل معاملية حسن زيدك همو آوازانيان هنا يقولنا وكتب بلامي سخوما هماني سا إيشي لك نالين الله آزري راب لأوروبا ليميك زيو لبشرات والله لكرساني بشرات جاران زور مشهور لكرساني طبعا بداخل مين قلت كل برنامج تقدر كل سنوات تناويمي كاتشون راب لجاران لشايعان كرساني بشرات يبدو أنا هيك موسيقى جانا وبدو أنا بدو كلان يصير راب يومي أما همون بيخاوني خمان والله همون بيخاوني بس تخرج بين جابويا همون مشتعل حتى أنا وجودك عن كبرنا قالي بس أنا تعمل بيخاوني هو نمنا يسكت ليش مشتى لسر دوس قرمان توس أخويا بزمان توس أنا أدخل كبيانا بطوس على كبيا بطوس سن كذا بلقنا مكان عثماني نيجي نساء خرماتي نسقاوة لهني الأخيرة كده بتوس خرمات لهجي خلشي
خورماتو هەنێ لە دێئەکانەکەن بە تێ دێئەکە بڵێ دووس خورماتو کردێ بە تووس خورماتو تورکەکەش یەکسەر نووسێتی بە تووس خورماتو عەرەبەکە کردێ بە تووس قوڵی کردێ بەسەر بەڵام هیچی بەڵام خۆی دووس لە هوری میتانەکان یعنی قەڵا خورماتو یعنی خۆر یعنی قەڵای خۆر زانێت لە چوە برجانە تۆ خوێ و خورماتویان بردە قەڵاکەش هێرما و بەڵگی نوێژوێشیە جا ئەو دووزەیان دست خۆی لەیسەرە کوردوانیشمانێ دست مانای قەڵا بوو بە پاشتین بەڵگە کە بزانێت کوردیەکی چەند تەتی اینجا ئەو مشکلەکە لەوەیە سێرەکەی لە هەنێ لە بەڵگەنامەکان عوسمانی ساڵ خورماتی معنای ئەوە خورماتەکە تەواوە دوای ئەوە سەیریان کردو خەڵکەکان لە تووس خورماتو دێئەکە بە جوان ناڵێن لە خەڵکی دووز ملاحەزەم کردو نایوێت بۆ بە دووزەکەی بۆ بڵایە بە تووس لەبەرەوە سێرەکەی ئەوش کردوێ بە تووس تێکی لە بەڵگەنامەکانە خیلان شراوە تووس سری دووەم چ بە ڕێزەکەی قسەکە هەچی لە سری سێ چ بە ڕێزەی قسەکە کات حەمەدیە دەستخۆش کاکسە گۆیان کاکسە بۆ سەبارەت بە ناوەشاری سایکلۆمیتاکەکەی داوی چێ ناوشانەکەی سایکلۆپیدای دوی وڵاتەکانی پارێزگای وڵاتەکانی پارێزگای کەمبوو توانی بڵێ ئاوایەکانی پارێزگای کێشەری باشە ئەمە هەموو وتەکانی کەمبوو دەکرێت و پارێزگایانی بە عارەبی وتە عارەبەکان تۆمان دەکەن باشە لەو کوردانە ماڵی سەیحمەدی خانەکە بەخشیە نازانم چۆن بەخشیێتی چۆ بەخشیێتی بەوە بە عەرەبەکانی بەخشیە ئێستا بزەتە بەڵاو مڵۆزم باشە دەستخۆش دەستخۆشی دەکەم کاکسەکۆ بیرۆکێکی زۆر پیرۆزە بەڕاستی من یەک پێشنیارێک نوێ دووسێ پرسیارشەیە پێشنیارەکەم ئەوەیە خۆت زانی سەمەسا خەڵکێک کردو پێشە لە سویدێشە لە بەریتانیاشە لە ئەمریکایە زانیاری نییە بەڵای من لە فەیسبوک گروپێ دروستی یان لە واتساپ هەر کەسێ لە لای خۆیەوە خەڵکی ئیزافە بکات کە زانیاری پێەیە ئەو کاتە بەڵای من ڕۆخەڵ زیاتر کات بەرجستاوە ئەڵاتە سەر فەیسبوک لە شتانە و زانیاری پێهێنەکەی یەک ملاحظەی لەسەر دوو خورماتوە لە کۆڵی بابەتەوە نییە بەس دکتۆر کەمال مزن لە کتێبی کردووەتەوە پێواڵێ خورماتۆ شارێکی هوری بریتانیەکان بووە ماتوس بە زمانی ئەکەدی واتە شار خورماتو یعنی شاری هێنەکان یەک ملاحظەیەکش لەسەر ناوی شارەکان قەرەدە ڕۆمانە ئەجا بەعەز زۆر زیرەک بوو دیارە وەکو تورک زیرەک بوو مەسەلەن هات هەفتەخارێک عەرەبیەت ئیفتیخار مثلا گۆڕستانی تاڵبتەبێ ئەبدە عەرەبی تعلیم تام وهاني زنجر كده وقوي ده هاتو خلق كونفيوز ده ليك يا بون من اخر حسين يبدا احلى حسين المهم باشا مشكله بس افتخار ما بهالحال يشتيت بالنسبه لي كان مثلا نظام توتا ثاني في كلاي ميجور يقولوا كنا اكيد النوزي باشا اذا ما بس اقربيت النوزي يعني سنشتك ولا من رسمي او شنو على النوزي لا لما تحفي عارفه اقل ادوات بدل ايه باشا يك اشتيت بنديك هي الحريزه مع حوزينها تعود منك زانيت بس لا اقل ادوات كزانكوي شيء اسماني صلي 2000 ولا قال ايش بك بندي ما حسبنا وبشكلين انا بندي ما حسن اسلام محمد تميم خالد هويه او هاو زماني موزيك كانت زناب الشارزاي شاري شي هوري مين بالميتان كان زانيت لا اقل مثلا في سبيل وقت انا من زانياريك لا جامعة مدريد المستقلة الإسبانية ما حوز ده معجوز دمي ميديا كان كاتب ميديا كان دولتي آشوري عم يخان كهاتن لنص ولا مسابقات أخباروا لقوا كل داني كان ريبورتين حتى حاملين أما لم يكن أو منطقة عايش كوجا دز ميديا هو معجوز محوز معجوز أي وقت حبيبي كل شو معي وش بعد هيج علاقتي بعد عربي مشكا برا عربي مش برا أقولي عربي تشيلي بتركيش برا تركيا برا تشيلي أما لا أوش تبي تشيلي كده عينك
وی هەفتە حال و ئەوانە و ئەوەی نووسی باس کرد ئەگەر ڕسمت ئەوێ بەس ئەوە هەمووی لە مۆسوعەکە بە درێژی باڵی تقریبا 60 هەفتە ناخەڵێ باس حتا شوێنەوارەکانیان تەختیت و شوێنەوارەکان بشتیا لە بەشی تەلارسازەکەی ئەگەر سەیری بەشێکی ژەملەوە نیشتیا بارحال ڕسمی سەرمە کارتۆ ڕۆژ بۆ لە فێسبوک زۆر بەتان بینیتانە ڕسمی ترم لەلایە ئەو تیمە شوێنەوار ناسەکە لە بوونی سەرمە ڕسمیان هەیە و ڤیدیۆیەکش هەیە ڤیدیۆیەکش هەیە وەڵێ تەلەم سوودی ناکە هەر تیمە شوێنەوار ناسەکە لە سەرمە تەسویران کردە نازانم سوودی لەوەرگێت زۆر لە خەڵک گوندەکانی خۆیان سایتیان زۆر سوود و لێبینی هەمووی نەقل هەمووی وەردەوە ئەوەی کە لەسەر گوندەکەی خۆی سوود وەرێت ناوی خۆشی مامەزە کردوەرن لەبەرەوە ئەوەی لە فەیسبوک بڵای بە حتا ئیسە بێنەکانیش ئەو ڕۆژە دەکە کاکێن ناڵی سیدور ڕسمی ئەمسەر سیدور ڕسمی کەشم لایە یعنی لەم ماوەیە شەڵ ڕسمی گوندەکان کۆنەکانی کەرکووکم دۆزی چه بەڕێزێککە سلێسێ چه بەڕێزێککە پرسیاری هەیە دین هەیە لە خودکە مامۆستا عادی دێمە خزمەتی مامۆستا عادی دەست خۆش بێ کاکسم تۆ مامۆستا گەرمای لەکە بگری دەست خۆش بێ کاکسم کۆ بەڕاستی ماندوو بوویتە بەڵام من ئەڵێم ئەمە ئیشی تۆ نییە ئیشی کۆڵە کەسێک ئیشی دەستگایەکە بەداخەوە بەڵام بەڕاستی ئەمە هەنگاوێکی زۆر زۆر گرنگە هەموو ڕێگایشی درێژ بە هەنگاوێک کورتە بێتەوە ئەمە گرنگی خۆیە ئەنێ پرسیار نەبوو لە قسەکانتە بەڵام برادران هەندێکیان بوو بەڵام من پرسیارێکم بوو ئەو گوندانەی کەوا باسی کردووە تیانە هەبووە هەمووی جوو بێ هەمووی جوولەکە بێ یان هەمووی مەسیحی بێ پێکەوە بێ ئەمە پرسیار یەکێتر مامۆستا ئەحمەد تاخانە باسی ئەرشیڤێکە کاکەوە وەختی خۆی باجیان سەنجێت شارەکە لەلای بەینی چمچەماڵ و ئاغجەلەر و شوان بوو لەو مەنتیقەی نای قاڵس بوو ئەڵێ حتا ئێستاکە نەمانزانیوە ئەو شارە لەکوێیە بەڵام لەلای شۆڕزەی سەرخاسە شوێنەوارێک هەیە من خۆم بینیوە دیوارەکانشی ماوە ئەڵێن شارێ بووە لێ ئەو شارە شارەجە بووە شارچکە بووە وەلا ئاسڵ ناوەکەی نەمینێ من لێرەیە یەک شتێکەڵێم ئەو با بڵێن بابەتی کەوا باسی گوندەکانەکەی هەندێک جار من گریم هەیە لە دڵشاد ئەحمەد ئەوەی کەوا بەرنامەی ژیانەوەی کوردستان هەیە پێی تومە بۆ ئەچدا گوندێکەکەی لە چۆ هاتبوو یعنی ئەم خاکە کەسی تریان لە بوارەوانێت یا بووە زۆر سۆس سپاس بۆ کارستران ستران ئیشی جوانی هەتا لە ستران پیاوی سیاسەت نییە پیاوی ڕۆژنامەیە لە پاشکۆیەکی بڵاوە کردەوە گوندستانی لە ڕۆژنامەی کوردستانی تقریبا 8 ژماری بەشێکی هەبوو ئەو لەگە کاکیان ئەحمەد چون لە ئەرشیفی ئەوانش بە سیدی دایە یعنی دەتوانم بڵێم لە 125 گوندەکانی کەرکووت مێژووی گوندەکانی کەرکووت گوندەکانی تریشی تیا بەڵام زۆری کەرکووت یان زۆر زانیاری بە پێزی خاستەنەوەی دڵشاد من دڵشاد زۆری پاڕام لە مۆسوعەکە خۆم 200 گوندی ئەوەی کەوا مقابلەی کردووە لەگەڵیانە لەگەڵ ئەوەی حەمەسەیدا هەمووی تەفریق کردووە دامناوە ئەو گوندان هەرچەندم کرد نەیکرد هەر ئیمڕۆنا بەیانی ئیمڕۆنابانی مەجبور لە سەعات 30 بەیانیەوە بەسان هەتا 7 دانیشتم هەرجانی 2 گوند بکەوە یعنی ئەوانەی دڵشاد بخۆمە ناوخۆشی بڵام هیچی خۆمش کرد هەنێشتی مێژووی غەڵەتی تیا بچاکی بەڵام ڕاستەکە ئەو کە ئەڵێ لە کوێوە هاتوونە زۆری لە ڕۆژهەڵات زۆری گوندەکان ڕۆژهەڵات و بەشێکی زۆری گوندەکان کاکەی زۆری کاکەی بەڵام زۆر و زۆر ئەوەی لێکراوە گوندەکەی چۆڵ کردو خەڵکی ترهاتۆنش ئاودانی ئەمە یعنی ئەمە شتێکە ئەو ئێوێ حقیقەتێکی مێژوویە خەڵکی گوندەکە باسێکا شتێکی احتیاطیە هیچ مشکلێکی هەر کوردەوە هاتووە ئاودانی خۆ عەرەب نهاتووە ئاودانی تورک نهاتووە ئاودانی دوایە بۆ جوولەکە جوولەکە تاکەوتاک هەبووە بەڵام وەکو گوندێ نەبوو تێکەڵاو کامی جوولەکەی تیا هاتوچیان کردە وەکو بازرگان شتیان هێنا و شتیان بردووە ئاڵوگۆڕانەکە کورت کردووە بەڵام وەکو جوولەکە
نبوة يعني وكو دي كان لا يجيبوا نبوة يعني وكو لا هو بجد عسكر هبو العسكر هبوا طبعا ناظر نبوة بيجين نبوة كوا خاون بيه دەستان خۆش بێ کاکسنکۆ زۆر دەستخۆشی دەکەم من هەمیشە وتومە کاکسنکۆ کەسێکی هێمن و لەسەر خۆیە و کەسێکی بێدەنگە بەڵام کە کارێکەکە دەنگدانەوە گەورە دروست دەکات ئەمە پێویستمان بۆ نووسەرانیان هەموو دقیقەیەک لەسەر شاشەنی و هەموو دقیقەیەک لە کۆڕ و سیمینار نیە و کەسێکی بێدەنگە داتە تەکتایە بەسەلامەکە بەڵام کە کارێکەکە دەنگدانەوە گەورە دروست دەکات دەستی خۆش بێت سەبارەت بە ئینسایکلۆپیدیای کەرکوب من بە خۆشحاڵی و لێرەشەوە ئەڵێمی گوناحە هیچ کتێبخانەیەک لە کەرکوب ئەگەر دەورەیەکی وەک ئەوەی تێدا نەبێت لە ناوەندی جەمال عیرفان قڕی بە تایبەتتر لەبەر بەشی پێنجەمی بەرگی پێنجەمی تایبەتە بە هونەر بەڕاستی ناغەی هونەر لەم شارە باسەکە بە نواندن و بە مۆزیک و بە تەشکیلی وێنەگێشان باسیشی ئەکات چۆن لە زمانی هۆریەکانەوە لە خۆریەکانەوە لە سۆمەریەکان و ئامێرە مۆسیقیەکان تا ئەگاتە بناغەی تیپی مۆسیقایی بێکەس کە سێ کەس دایان نەزرێنێکێک لەوانە ئەو تا لە تەنیشماندان شەماسا ڕەمەزان زاندارە و دوایی چۆنە بێتە سۆلاف و اینجا تیپەکانی کرد دەستی خۆش بێ ئەوەی کە کردوێتی ئیشی دەستگایەکە بەڕاستی یعنی ئەو زەلامەتی شانازیە سەبارەت بەو دەنگوانی دروست بوو لەسەر ئینسایکلۆپیدیاکە پێش کۆڕەکەش لەگەڵی قسەم کرد ئەگەر چاپ ئەکرێتەوە منەوە نازم پێشنیارە بۆ خۆی یەکەم ئەگەر چاپ ئەکرێتەوە بەشی پێنجەمی بۆی ئەو کەم و کوڕی و کلەیانە لەسەری لاچێت من ئامادەم تەواوی هاوکاری بکەم بە ناوی تیپەکان و گۆرانی وێژەکان و هونەرمەندەکان و زانێرەکان تەواو لێرە بەڵێنی پێدەم هەمووی دەمێت چونکە من 9 ساڵ پرۆژەیەکم بەدەستەوەیە دووسێ مانگێکی ماوە ئەعلانێکم پرۆژەیە 9 ساڵە بەدەستمەوەیە لەو پرۆژەیەم ئامادەم هەموو دوکومنتەکانی بدەمێ بۆی بەرگی پێنجەمی پێ دەوڵەمەند بکەم سەبارەت بەم قوربانت عەفوم کار دوایی وەڵام بدەمە سەبارەت بە ئەم پرۆژە تازەیەشی بەڕاستی بە هەمان شێوکیشی دەستگایەکە پرۆژەیەکی زۆر زۆر گەورەیە بە هەمان شێوە من ئامادەمەوەی لە دەستم بێ بە پەیجەکەی خۆم بە شتەکان هاوکاری بکەم هەرچەند گوندەی ئێمە گوندی دایکم گوندی باوای پێڵێن هەرچەند ئەویش هین خوشکبرانی یارسانیمانە کە ئێستا وەزمان کاکەیەکانە داواش دوای دایکی کرا ئامادەم ئەو دەشتی قەرە حەسەنانە و گوندانە گوندی دایکم سنووری پارێزگای کاری بکەم هەموو زانێرەکانی بۆبێنم و دڵنیاشم سوود دەکات کە دڵشادی شوەرگوێ کۆتا تێبینیم ئەوەیە ئەگەر بێت و کاکسنکۆ ئەم پرۆژەی بکا و لەو 45 بەرگیا تەواوی بکات وڵای من ئەڵێن ڕەنگە بیپاڵوین بۆ خەڵاتی بدەم دەستان خۆش محەممەد ئاگای لێ یەکەم جاکە ئینستاگرامەکە دەرچ و کۆڕی کرد هەنێ خەڵک جوێنیشیان دا سەی ناشرینیشیان کتەبە برادەرانە ئەم بوو شتێ جوانی نووسی لەسەر سێ کەس هیچ کەسێ شتێکی نەنووسی زۆر بەداخەن هەنێکیان قسەی ناشرینیشیان هەنێکیان هەڕەشەشیان نەبوو سۆلانایەک نازانم چێ بوو خۆلان نابوو نازانم چێ بوو ئەڵێ وەڵا وەختی خۆی دای کتێبێکم لێ کۆفەیە ڕۆزای قسە کتێبە کەس نابوو من بدێ بنامەکە چی بکەم ئەمە هەڵسەنگاندنە بۆ ئینسایکلۆپیدیایەکە زۆر بەداخۆ هیچ نەبووە هیچ نەبووە ئەبووە نییە کۆڕێکیان بۆ بکردن چوومەتە مەکتەب سیاسیەکە پێرە منە کاکە ئەو کتێبە بکەم عەلەقەڵ کۆمیتەکانی بکەم هەر بۆ کتێبە دەرچووە ئەمە دەرچووە ئەمە ماساتە بەسەرکردوێ بڵێ وەڵا کتێبەکە دەرچووە ئەمە ماساتە يعني هني كشتي أنا شتي نسيت يعني غرضي شخصية هيك لو أنا برادر يقول والله إذا جاب يومك لما أنا كيف بدأ يكتب لما أنا كاك زايد كم يعني بيروش لنا مشاكل لو أي شيء بنا كاك مثلا ضافيتهم دكتور أنا من شيء إني من شيء فهو من ناقم بدأ يبلغ هيك شيء بيموتوا والله تو قاري يا أبوي عارف دري من شيء أنا لكن أخوانا ينام شيء وكالش هو مشكلة. أستاذ خوي ما بكو تحدايا كورة كمان كتير. كورة كمان يعني أنا كسب. زورنا غزاوي. يعني أنا أشياء كذا كأنا لا أقول نعمل يعني كأك تاجي يستجنا زاني تودي كتواني يعني شيء نعمل. أخي معقولة من
لەگەڵ یەکێکا شاعری ئەزمونی هەیە نووسەری ئەزمونی هەیە لەگەڵ یەکێکا مقاڵەمە هەرێ ئینسایکلۆپیدیا نیزامی خۆیە زۆرچووی خۆیە هەسەنانی خۆیە خۆتۆ نابێ هەموو کەسێک بێنی خۆتۆری خزمەتێک بکەن هەرێ سێ کتێبم هەیە هێشتا چاپ دەکاتە ئەیکی چاپی دەست ئەوەتۆ هەبوو نابێ بۆ من بەڵگەیە بێ یەکێ لەوانە ئارەزووبوونی بوو خۆتا بڵێ بەتوانە ناویم دانەنا کتێبێکی دانا بوو کتێبەکە تەماکرد هەر ئیمڕۆگانی گوڕانە ناوکەیدا من چی لێت کە تۆ خۆت نەتوانی کتێبەکەی خۆت تەماکەی نەتوانی بۆ بخوا چالاکیشی زۆرە دوو بابەتی کرد دوو بابەتی کرد بەڵام بڵێن ژیاننامە بۆ کەساتی بەخوا کەساتی توانیتیا عەرەبیتیا جوولەکەیتیا نەسیتیا یەکەمەکە کەس نەکردو بەڵام هەموو شتەیە هەموو اعتیبارات هەیە مێژوو دوایی یەقەی منە لێ بۆ برادەرە وتی ئەبێ شەنکەومی هەنی نابێ من کەساتیە بخۆی ئەڵێ من وان کرد هیچ شی نە ئەڵێ وەڵام من لە ڕێکخراوی ئەوم لە کۆمەڵی ئەوەم لە یەکێتی نووسەرانم لە یەکێتی ڕۆژنامەم ئەمە شتی من چالاکی نییە من چالاکی شخصی خۆتم لەو ڕێکخراوی ئەو بینی ئەوانە هیچ کەسم نەنووسن ناینووسن و پێویستە یا تۆ ڕێکخراوێک لە دەوڵەتێکی عەرەبیە بە پارە ئەچێ هینێکت بۆ کا چارچیەکەت بۆ کا من ئەوە ناکەمە پێوە من پێوەیەکەم نووسینەکەم زەکە خالی بەخوا خۆ نایتیانی خاڵی نایتیانی ئەو کاتە بەڵام لە ناکاوەکو ئەڵێ چۆن دوومەڵانی ئەوە تۆقێ چارپێن بەڵگەنامە هێنایەتەوە هەموو شتەکانی جوڵ عندما خیرش نابردێت خەڵاتی بریاندانی زۆر پێخۆش بەڕاستی شەکەی جوڵ شتێکی تر لە لادێکان لە مزگەوتووینەکانە کە خەریب و نوێژۆکەی لەناوە بۆیە زۆر بەداخەوە بۆ خەڵکی کەرکوو ئەو ئینسایکلۆپیدیان زۆر بە سوکسێت خەڵکی سلێمانی دێ کردیان تاکە بۆی کردێت ئەڵێ چۆن شارەوە گەورەی خەڵکی سلێمانی بیۆ لە جەماعیفان کردوێت ڕۆژێکی مناقەشەی لەم تۆ خەڵکی چۆتی خەڵکی سلێمانی وەڵای ڕۆژێکی کاتی خەڵکی ڕۆژهەڵات مناقەشەیەکا لەگەڵما خەڵکی شارەکەی خۆم بەردەباران آخر نه على مقصد من الشيء خود كم شهر كذا كم تعرف سيد جوان مقصد من الشيء كتو إيش كتو أم إشاء بخطأ أو الخوم بخوم زام شو لأني وين شكاية خيزان شبتوش سرطان هو يعني ما أسال لي كتير جوال أقبل أنا بعد الجواب لما توين بعد الجواب أقول شيء كذا إيش تماك يا إيش الواحد والله هذا جاي أنجام استشبان موظفين ايش عن هذا شيء وخذوا بروجي قالت لي سبلا والله يعني بيجوا جاب شيء كان قال ازاي كان قال فلو ربع عندك شيء هلم بروجي قالت ربع شيء مش ليش والله جعل باسي هناك بقى امامي نقول باسي كان يشتري مثلا بروجي تليفوني كلهم كذا والله ناو ميكاني والله راسي ناوي اسمان انتو ندخلوا الناس اللي تريوا ولا خطوه اخذوا ولا خطوه عليه والله ناو ميكاني ناو كتير كان من نسخه اشتغل نسخه هي اول مستعين الدكتور الجامعه وجدت تليفون مقاله من عنده عم يكتب هي بتقول هيك ما مستعد شو دكتور ما فكر شو من الناس عم يكتب يعني شيء ما سافر هذا والله شيء قالت والله الاختصاص مهمه مو بيكون بابا الشكاية زعما اشتكي من اشتكي خم عم بخد الناس هيك كان يسوي هلا واني نقام على كركوشي هالوقت كركوشي بواي دبار سليماني بتاع رونوس عفيف كان كلي خشلي شيء كان خشلي انا والله ما خصنا نجيب كده تدخل بيه والله سليماني جاني كني كان هو هم امكانيتي يروح خانش بستيجن من بتشارك دخل من يروح خان ثاني من كمان زعما والله ما خمسة دخل يروحان يعني مقصد ولا شيء كده يكتب شيء فلان بعض بيشتي عليه دنيا لسه ما ركش فلان يشكش هنا طب ورا أمين قال لي شخص أمريكا نايت كاك يمد يعني ما نحكي بس قدري الزام هذا أخو قدري تلفزيون كركوب كوري
مع كاتب محمد إذا درجة تلفزيون مقابلة كذي استاذ هيباني يعني مو قاريان تبي باني كبو أنا كباني شنو ما استاذ يعني أنا ناقوش كلاس شيء أنا ناقوش يعني زور بداخل وزور بداخل يعني يما قدر يخدم على نقدين يسا بروجي في عوار والله وبمناك أبيها موجود راسا منهم روجي بس حسيس على شنو في قاني جماعة إخواني شيء لكم بعنان شيء لكم نكتب أنا بكر جون دوام كم شيء لكم باورك أما شيء ضمنية أبي هي كل ذلك خوي قوي ما هو بأساني ناك لكن إذا ما مصاد وفيه فلو ما مصاد الآن بعد ما كان قلت أخوي لشست هشت ما مستقبل وجين عواد واجه من المؤلفين العراقيين. وكار شو منه؟ أما بلاوي كان على أساس مؤلفين العراق حمو كل كركوش تشتري يا متين ماندا سبحان الله شاوي ذعيبو كل شيء ستيو استاشا يبينم كل شاوي ذعيبو كل شيء خلاص خان ما مسك خلاص ما مسك خلاص معقولة بيدسوش والله المكان بدهم بس غير باسي ميجوي بلا لو مكان يكون مكان كان أحمد جباري باكيري من يكون في إسباني إنجليزي هو كلا أو صالاني لقل إنجليزي كان ذلك هو دوش رولي أغاجنا كان يكون مكان كذا كنت مع أفريقيا دار كان الناس اليوم ده ضمان سبارك بدي والله عاد هل زاني عليك تليفون بينا أو كاتي شيكا استقالة كذا وهل يهمه إذا كان محمد بشيان اللي كان في جبالي مشكلة مثلا وقاشي يا شكر بعد يوم لا جوكا سايجا فما مساجر والله من بوت يا برزمان اللي كاتسي بو تاوري دسخوشي إمام مكة أجل ميجو خيلوتو ميجو دسخوشي لكام ده هنا كيدو كوجودي ميجو دسخوشي لكام ميجو دسخوشي لفاتون كيدو دسخوشي كيدو أما أنا مديما أو يعني ميتو أبي خدم أو هذا السنتاي لسنزوي أو هذا لباش عمر باقي بعمر الجيش بلا لباش رويشتن يعني شمانك ده أمر واقعيك دون سياوان به لا أمر فرعون أنا تحمل بكل تايستين دست خوش خدمتي شاركاي سلام في متو والله سليماني دان شيء على كلام دست خوش به منك سليماني هو يشمش والله دست خوش به دست خوش بس كوتشي شيء لا كاب سعيد كوارث الله سبحانه وتعالى كم سنة بس كاكس مدك بس لو كاتب كايس كروكيدي كتوت موضوع هذا هذا لان سليماني وخرج بارز كايس سليماني كان يتماني كزايد كان لذا بتم أو نشانه أو كسليماني بيكسا فرموت هو بس عايز إنسكلوبيديا أو ليه هو بس عايز إنسكلوبيديا هو إنسكلوبيديا رواندز جدارية أو إنسكلوبيديا يدوتشش أو ككوتش أو تصاب بلابوا أوش هل شانازي فايتك الرشن بيدي تابير زيادة تابير نبغى ناوكي تنها ناوكي زيادة تابير نبغى زي أو كاتلوي قلتم أجر كرتشي كوك جيانوي كاتاشتي أم إنسكلوبيديا بدنوات لبير إنسكلوبيديا نفسنا السنة ريشان يعني مال بمال بيجي من زلمة من الناس يستفيد هذا برزان فدي والله صار لنا بخير كان مدير حطيت شيء صار وزن سوى وانا لها بقرانية كان بالنسبة له مسكين شيء زور مش يشتغل مش زي مصر بالعربية هتبقى شيء لما سر مش تيجي على أنا عباس رجل في يوم الأسود حتى لو يوم مصنع جوا هو يعرف حد خريج شري خريج هذا ما بقول سيزنا زواج كان يسيبوا أنا بزواج يجي شكله لا سيزنا غير حكم درابو بيجي مصري يسيبوا مشاني التاريخ كما يتبين
إذا أو ذلك كمان يسوي يقول الله كاتب كمان يقول لك داريش سيد ترى تصور ترى مكانك ليش أنا أحمد أوراق يوديني ليش أنا أتلقى إذا كان يمسك مثلا شو أريد أو سيئة مكان إذا بشريش أكاديمي زور زور كنت صاري كمان السنة لا بغير بالمثل أو كتابين نسي إذا زنابشت أو كوك أو إلينا نسي أو أنا كنا قطع وكارب خلشي أكاديمي باش تنويا هكذا سيف مشكلة بالبخات يكانوا نعم بنسي ونسي كريز دلالي ميجويز نزال ما مصاي ميجو نبو نسي أكاديمي نبو توز إلنا أنا زين شو أنا خوتي من ذكاء أنا خوتي من ذكاء زور لو أنا لما يجلس الشعر ذاته أنا أشتري زور بشعر زين بتعبتي بالشجري روزا كان لو أنا لمن هيك في زباشة شعر زابي حالي بينما مستجابات مقصد من ذات هم الشركة بكرة لو أنا تو بتشوف كلمة أكاديمي نبي أخذ زين جونا شو هي أكاديمي هي سيتي جاي تو كل خلاني كتبي في تعريف كله ماشين بغير الجامعة يقولني هو بتشي مستوى علمي كبير مستوى علمي كبير شو كده الشبكية من قلت الشبكية كمان أنا مش عارف كلمة لو قلت السود لا بروفيسور باشتغل دلع فرنسي هو النية يعني لنا كان بتعبتي لنا روتينا ويجي كان خوتي ذلك أنا هم كسباش شو خوي لنا يا جياوا خوي الشبكية قران كاري كان زاري شو خوي أول شيء مثلا بروفيسور يكش أنا برسي بتوقف الدوار بيجي أول كدوار ميجلوس شنو برسي كدوار كبير ببلغين يجري بناو خير يعني تو شمسوسي زور جرينجا كمان خدمة الشاشة من هي من هون الصعيد هاي سوش ما زال بابا تنديوري ما زال نايم والله بابا تقيم بطل سيرم كدو مستوى علمي من الجري خوي هنيجي تلفون بكري يبيشنا والله بكار منا السود اللي بيني فخوا يجي بدواني وسطارس لسر الشر داعش كتبه في تعليم يعني وقت اسنوز مسلم هو كاتب لي شو ليه وتعزك كتبه هذا شيء اللي بلا موضوع كمان يمر يمكن شاكو كيلو ترتيب ممكن او فكريك الشر داعش كباسكا هم كده هي مو لا انا كان البوسو دي لنا خو ميجلوس شنيا وتعزك كتبه وطلع من جبل إذا والله من هو سيصالة شو صالة يعني ملا مشاخير كده همو إذا كان راس كنوم بيكلوا باسي كتني كلكو بكاتلو آزاد كتني كلكو كنوم بيكلوا أنا زوج كجواني باسي كتني مشوناني كلوا لو زمان كم من شاب كلوا والله هل بنا خوش مستوى الموسيقي زمانك أولي والله خطوة بيع اعتباري كده لو يجي جواني كلوا خلنا نشرح خلنا نعمل بيكون آزاد كنا يا مثلا كتير لو الشخص حتى كان شخص يجي خط يوقف يبقى كده بعدين شيء جواني مش حس صار كلام بس ما نسمع خطوه بيبقى جابوا هم مش تمني انا جاتو بلغي ويني او ويني اتواني دولا بريبيرس حبوا ويني تواني دولا بريبيرس يجي وشارج او بدي زور قليل يعني داخلين شيء زور بله اويك عبجلل اللهم هاي زيتيا بالكل باشا واختراع أمريكا تبعي كنيسة تاوري أو كي ما بقى ضرنا يعملوا بالبناية أشتو نوسي يا مسحي شي ميداني والله مسحي ميداني أخلي شباب بس مالي دنيا قرام يكتب كاد اللي أديت والله من يبقى تشتيت كاد كاد والله من
دەوام پارە گۆڕە یەکێک دەوڵەمەندی ئەم شارەیە وتی مۆسوعەکە بەڵاکە پێنج ملیۆن درێ باشە وتم با بە 8 دەفتەرەکە وتی ئای 8 دەفتەرە دەم بە تۆ بۆچی نەمەشتوم ئەوە جواب دەکەین تا ناینە دەستان خۆش جەباری جان مامزانم هەڵگەیەکت هەیە دەفەت بەس خەڵاتەکان دەوەرە هەمزان ئێوارەکان باش من ئێمە و کۆمەڵی دەروێشێک جوگەی مشاعر بەردەوام خەڵاتە بەخشینەوە کەسانی زینداهێنان یان هاتبوون لەم شارە مامۆستا سوپای چێرەوەی بەڵام خەڵاتێکی خۆش میناوە ڕەنگە پرسیمگە بۆ یەکەوەی من ناسینە من لەگەڵ مامۆستا سوپای گەڕێتەوە بۆ ساڵی 1984 کاتێک ئەوتاوە جیرا داخلی نەبوو برادری خۆم بردمی بۆ داخلی دێش مامۆستا سوپای لەو ژوورە بوو ئیتر شەوان دانیشتی لێرە خۆشبەختانە ئەیمانی کەڵات همه شو هم جلای کافتا رسول داش رسول جاجات جمال خمباره فاروق رفیق آزاد حما شریف نه طلبه كان این نجی نجات عزیز سوري جا بروشو كشتي كان عاسية زمان مشتكان من كان شوانش داشتن شو تاكسيكوتي تقوم داخل ناكي والله أولاد من هنا دم كل بيكبره بود مداخلة اشتغل نكى معنا ويا مستعد بس أنا قلت له وين تتمزعي يعني مداخلة نكى ويا خلاص تابت وين أنا مع مستشفى اشتغل شهر رفيق مو كان محمد بتاني شايسته وهيكل زيرني دعوة زول بريز ما مستعد لازم بناكم بيت خلاص تبي مع مستشفى في الشغل أول مرة من الشيء كان يدمج كسي ونادي حسكا Vamos a hacer acá. كان بغير في الدولة لكن